عزیزانم سڵاتان لەبێت بەیانتان باش بێت خۆمان بە خۆشحاڵە زانین ئەم بەیانیەش بە کۆمەڵە بەرگە و بابەتینەوە میوانی ماڵەکانتانین بەو هیوایین کە ئەو بەرگە و بابەتانی بۆمان ئامادە کردوون جێ سوودی هەموو لایەکتان بێت و بینەری بن. عزیزانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا سێ تەوەری سەرەکی پێک دێت. تەوەری یەکەمان و سەرەتامان قسە و گفتوگۆکین لەبارەی وەرزشی مەلەکردن لە وەرزی زستاندا و لە وەرزە سەرماکاندا و گرنگیەکانی وە کەسانی کە ئێمە پێشتر زۆر باسمان لە سوودەکانی مەلە کردووە لە وەرزەکانی تردا ئەمڕۆ لەم تەوەرەدا باس لە وەرزشەکانی مەلەکردن ئەکەین لە وەرزی سەرمادا بزانین لە وەرزی سەرمادا تا چەند سوودی هەیە کە مەلەوانان مەلە بکەن و لە هەمان کاتیشدا گرنگی چییە و باسیش لە سوودەکانی مەلەکەین بە شێوەیەکی گشتی. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان. تەوەری دووەمان قسە و گفتوگۆکین لەبارەی هۆکارەکانی ئازاری ئەژنۆ و جومگەکان و چۆنێتی چارەسەرکردنیان و گەزانین کە ئەو کەسانی بە تەمەنا ئەچن زیاتر ئازاری ئەژنۆکانیان دروست ئەبێت و ڕۆژانە باس لەوە ئەکەن کە ئێمە ئازارێکی زۆرمان هەیە و ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکین لەبارەی ئەوەی کە هۆکارەکانی دروستبوونی ئەم ئازارانە چین تا چەند پێکان هۆکارە بۆ دروستبوونی ئەم ئازارانەوە چۆن بتوانین کە چارەسەریان بکەین. ئەمەش تەوەری دووەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری سێممان. تەوەری سێممان قسە و گفتوگۆکین لەبارەی ئەوەی کە سیستەمی بەرگری لەش و کەمی سیستەمی بەرگری لەش و لە هەمان کاتیشدا ئەو پەتا ئەنفلۆزایانی کە هەیە لە وەرزی زستان و وەرزەکانی تردا چۆن بتوانین بە ڕووەکی سروشتی چارەسەری بکەین. وەک ئەزانین لە کۆندا خەڵکی زیاتر ڕووەکی سروشتیان وەکو چارەسەر بەکارهێناوە. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکین لەبارەی ئەوەی کە هۆکار چیە لە ئێستادا کەمتر بەکارهێنرێ و چی بکەین بۆ ئەوەی کە چ ڕووەکێکی یایی بەکاربهێنین بۆ ئەوەی کە لە ئەنفلۆنزا و لە پەتای وەرزی ڕزگارمان بێت. لە هەمان کاتیشدا سیستەمی بەرگری لەش چۆن بە خواردنی ڕووەکە گیاییەکان بەرز بکەینەوەی. ئەمە تەواوی تەوەرەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوودی لەوەرگرن. هاوڵاتی بەڕێز لە پێناو پاراستنی تەندروستی خۆ و باشکردنی تەندروستی خۆت هەوڵ بە ڕۆژانە چەند خولەکێک دانیت بۆ وەرزشکردن. باشترین چارەسەرکردن بۆ هەموو نەخۆشیەکان وەرزشکردنە. جا پێویستە لەسەر هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە وەرزش بکە بە پیشەی بەردەوامی خۆی. عزیزانم لەگەڵتان بەردەوامین وەکو وتمان تەوەری یەکەمان و سەرتامان قسە و گفتوگۆکین لەبارەی وەرزشەکانی مەلەکردن و سوودەکانی لە وەرزی سەرمادا هەر بۆ مەبەستەش نەجم سەراوی ڕاهێنەری مەلەوانی بە شێوەیەکی ڕاستە و خۆمیوانمانە. کاک نەجم سڵاو لێوە بەیانیت باش بێت. سڵاو بۆ ئێوە بەیانی هەموو لایەکتان باش. سپاس دەکەم. بەخێر هاتیت. ئەمێ سەرتا باسێک لە سوودەکانی مەلەکردن بکەین لە وەرزی سەرمادا بزانین تا چەند گرنگە مەلەوانان نەک لە وەرزەکانی تردا بەڵکو لە وەرزی سەرماشدا مەلە بکەن. بەڵێ وەرچی مەلەوانی لە هەر کات و لە هەر ساتێک و لە هەر وەرزێکە ئەنجامی بیت سوودی گرنگی خۆی هەیە بۆ لەشی ئینسان. چاچی لە وەرزی هاوی نابێت یان لە وەرزی زستاندا بێت ئەو کەسانی کە ئەیانەوێت مەلە بکەن بێ بەردەوام بن و دانەبڕن لە مەلەکردن. سوودی مەلەوانی بەگشتی بۆ ئینسان لە شولارێکی ڕێک و ڕەشێقت پێ ئەبەخشێت چەوری ئەسووتێنێت. گرنگترین سوودی مەلەوانی فیسۆلۆژیەکە کار لە بەشی ناوەوەی لەشی مرۆڤ دەکات. دەمارەکانی دڵ و سیەکان بەهێز دەکات. چەوری ناوی لەش دەسووتێنێت. ئەو بە ئەنجامدانی مەلەکردن ئەو چەوری و کۆرتۆڵانی کە بۆریەکانی خوێن دەگرێت پاکی دەکاتەوە و سووڕی خوێن چالاکتر دەکات. مەلەوانی لە یەکێ لە گرنگترین سوودەکانی مەلەوانی ئەوەیە کە بۆ هەموو تەمەنێکە گونجێت. ڕاستە تۆ منداڵێکی بچووک لە 6 مانگی ئەتوانی بخیتە ئاوا تاوەکو 100 ساڵ ئەم کەسە مەلە بکات و بە هەمان شێوە سوودی لێ ببینێت. بەڵام لە وەرزی سستاندا ئەو کەسانی کە ڕوو لە مەلەوانگەکان دەکەن ئەبێت پێداویستەکانی مەلەوانیان بە عام پێ بێت. جیاواز لە هاوین. جیاوازیانە چییە؟ لە هاویندا هەنێک کەس هەر ئەوە بە ئاسایی کە لە بازاڕەوە وەڵێ بابچین بۆ مەلەکردن ئەڕە هیچ شتێکی پێنێ. بەڵام لە زستاندا تۆ بە بۆنەی گەرمی ناو مەزبەحەکە و جەوی ناو مەزبەحەکە و دەرەوە کە سارترە دوو هەوا ئەکەویت ئەبێت کەرەسەکانی پێبێ خاولی وشکرەوە پێبێت و گیانەتەڕ بێ خوب گۆڕ بێتە دەرەوە نەخۆشەکەی دوو هەوا ئەکەویت.
کاک نەجم هەموو کات ئەو کەسانی کە مەلە ئەکەن لە وەرزەکانی هاوین و وەرزەکانی تردا باس لەوە ئەکەن کە لە وەرزی زستاندا بۆیە مەلە ناکەن ئاوەکان ساردن کە لە مەسبەحەکاندا هەن ئەمە بزانم تا چەند ئەبێت لە ئەم شێوە ئاوە گەرم بکرێت بۆ ئەوەی کە بتوانن مەلەوانان تێیدا مەلە بکەن و نەخۆش نەکەون تێیدا. هەموو مەلەوانگەکانی کوردستان سیستەمی هیتەر و ئەمانەی تێدایە بەڵام هەنە مەلەوانگە هەیە بەبۆی کەمی کارەبا و ئەمانەوە ئاوەکەی سارد دەبێت هەموو مەلەوانگەکان لە زستاندا ئەبێت پلەی گەرمی ناو ئاوەکەی لە 27 پلە کەمتر نەبێ دەرەوەی ناو ئاوەکەشی لە 25 پلە بێت بەوەی کە ئەو کەسی لە ناو ئاوەکەەوە بێتە دەرەوە دوو هەوا نەکەی و نەخۆش نەکەوێت دەروی مەزبەحەکە سارد بێ ناو ئاوەکە گەرم بێت. ئەمەوێت بزانم کە سوودەکانی ئەو مەلەوانیە لە هەمان سوودی ئەو مەلەوانەیە کە لە وەرزی هاویندا ئەکرێت یاخود لە وەرزی زستاندا سوودەکانی کەمتر دەکاتەوە بە هۆنی وەرزی سەرماوە. لە هەر کاتێکا مەلەکردن ئەنجام بی ئەو هەمان ئەو سوودانە پێ ئەگەیەنە کە لە هاوی ناپێ دەگەیەنێ تو کە ئەچیتە ناو مەلەوانگە هەر ئەو مەلەوانگەیە کە هەر ئەو لەشەیە کاچێتە ناوی لە هاوینە هەموو ماسوولکەکانە سوودی لێ ئەبینێت یەکێ لە گرنگترین سوودەکانی مەلەوانی ئەوەیە کە هۆکارێکی زۆر باشە بۆ عیلاجکردن بە تایبەتی بۆ عیلاجە پێکانە ڕاضیەکان ئەژنۆ فەقەرات مل جونگەکان مەرج نییە تۆ ڕوو لە مەلەوانگەکان کەی بەتەنها بڵێ مەلە ئەەکەم بۆی عیلاج بێت بۆ عیلاجی ئەژنۆ فەقەرات باشترینە عیلاج لەناو ئاوە پیاسەکردنە لەگەڵ چەند ڕاهێنەرێکی تایبەت بە پشتە لەناو ئەو ئەنجامی بیت. خۆتانۆکو ڕاهێنەرەکان ئەم شێوە مەلایان پێ ئەڵێن کە بۆ ئەو عیلاجکردانە بەکار بهێنرێت؟ بەڵێ ئیشی ڕاهێنەری مەلەوانی بەتەنها چاودێریکردنی ئاوەکە نییە ئەبێت شارەزا بێت لەو کەسانی کە نەخۆشە بن سەردانی ئەەکەن هەیە لەم کاتەدا بە تایبەتی لە زستاندا ئەوانەی کە ڕوو لە مەلەوانگەکانەکەن ئەتوان بڵێن لە 1970 ئەوانن کە دکتۆر بۆی نووسیون لە ئەمڕۆدا ڕوو لە هەر شوێنێکی دەرەوە و ناو بۆ عیلاج ئەەکەیت بە تایبەتی پێکانە وەرشەکان و ئەسەوەفان و ئازاری پشت و جونگەکان عیلاجی مەلەکردنی بۆ دائنێت مەلەکردنیش عیلاجێکی سەریعە ئەتوانم بڵێم زۆر بە زووی هەست بە گۆڕانکاری ئەکی لە لەشی خۆتە ئەگەر پێکانێکت هەبێت. کاک نەجم ئەی ئەوانەی کە بۆ دابەزاندنی کێشمە لە بەکارهێنن تا چەند سوودی لێ ئەبینن؟ مەلەکردن هۆکارێکە بۆ دابەزاندنی کێش چونکە لە کاتی ئەنجامدانی مەلەکردندا لە یەک کاتژمێردا 500 بۆ 600 کالۆری ئەسووتێنی ئەمەش بە جیاواز لە هەموو وەرچێکی تر لە کاتی تۆ وەرچێکی تر ئەەکەی ئەچیتە هۆڵێکەوە ڕەشاقە ئەەکەی تۆپی پێ ئەەکەی ئەم وەرشل دوایی شەکەت ئەەکە ماندوو ئەەکە ئەتوانم بڵم شەو خەوی بچڕ بەچڕ ناڕەحەت ئەبینی خەبەر ئەبێتەوە بەڵام لە کاتی مەلەکردنا لە شکی نەرمت پێ ئەبەخشێت ئارامت ئەکاتەوە خەوێکی ئارامیشت پێ ئەبەخشێت لە دوای ئەنجامدانی مەلەکرد. ئەمە بزانم کە هەفتانە پێویستە چەند جار مەلە بکرێت و لە هەمان کاتیشدا چەند سەعات مەلە بکرێت بۆ ئەوەی کە بتوانانی سوودێکی باشی لێوەربگرێت؟ بەڵێ مەلەکردن لەش و لار و هێزی کەسەکە دەورە ئەبینە ئەگەر لایەنی کەم سەعاتی بتوانێت مەلە ئەنجام بات کە من بتوانن یەک سەعات بە بەردەوامی مەلەکەن مەرجنێتەوە هەر بۆ منە جۆرەکانی مەلە ئەنجام بێت لە مەلەوانگەکەتە هەر بیتە ناو ئاوەکە پیاسەکەی جۆڵە بکەی تۆ ئەو هەموو ماسوولکەکانە سوودی لێ ئەبینێ و ئەجۆڵێ. ڕاستە. ئەمەوێت بزانم کە تا چەند گرنگە منداڵان دایکان و باوکان لەسەر ئەوە ڕایان بێن هەل لە منداڵیەوە فێری مەلەیان بکەن بۆ ئەوەی کە گەورە بوون ترسیان لە ئاو نەبێت تا چەند گرنگە بۆ تەندروستیان هەل لە منداڵیەوە کە فێر ببن؟ بەڵێ لە زۆربەی مەدرسەکانی دنیادا لە 2 ساڵیەوە منداڵەکان فێری مەلە ئەەکەن چونکە لە لای خۆمان هەتا ئیسا هەم لە مەدرسە ئەهلیەکان و هەم لە حکومیەکانە ئیهتیمامیان بە وەرچی مەلەکردن نەداوە هەتا لەم ساڵانی ئاخیریشا لە بەشی وەرشەکانی کۆلێژیشا ئیهتیمام بە مەلەکردن ئەدرێت بۆیە دایکان و باوکان ئەبێت لە وەرزی هاویندا سپاس بەخوا لە پارێزگای سلێمانیە فێرگەی باشمان هەیە ڕاهێنەری باشمان هەیە ئەتوانن منداڵەکانیان لە لای خۆمان عادەتەن لە 6 ساڵی بۆ 8 ساڵی منداڵەکان فێری مەلە ئەەکەین منداڵەکان بخەنە
فێرگەکانی مەلەوانی و بۆ ئەوی بە شێوەیەکی ئەکادیمی فێری مەلەکردن ببن چونکە ئەگەر بە شێوەیەکی ئەکادیمی فێری مەلەکردن ببن ترسیان نامێنێ سبەی لە مەلاوانگەکان و بێنە دەروی مەلاوەکان بچن لە چەمەکانیشان مەلە بکەن چونکە ئەگەر بە شێوازێکی ئەکادیمی مەلەکەی ئەتوانی زۆرترین مەلە بکەیت و کەمترین هیلاک بیت و زۆرترین سوودیشی لێ ببینی. کاک نەجم باست لە مەلەکردن لە چەمەکاندا کرد ئەمە بزانم هۆکاری چییە ئەو کەسانەی کە مەلەوانن دایما مەلیان لە ناو چەم و دەریاکانە پێخۆشتەوە لە مەلەوانگەکان. بەڵێ مەلەوانگەکان عادەتەن ئاوی مەلەوانگەکان قورستر لە ئاوی چەم و ڕووبارەکان چەم و ڕووبارەکان بەردەوام لەبەر ئاوەکەی ئەڕوات ناوەسێت ئاوی مەلەوانگەکان وەساوە ئاوی مەلەوانگەکان تەحقیمەکرێت دەرمانی تێئەکرێت ئەمانە هۆکارێکن بۆی کە ئاوی مەلەوانگەکان قورستر بن لە چەمەکە. بەڵێ باست لە تەحقیمکردنی ئاوەکان کرد پێویستە pH و ئاوە چۆن بێت بۆ ئەوی کە ئێمە بتوانین مەلەی تێدا بکەین ئەو لە ڕووی کلۆرەوە لە ڕووی تێکردنی کلۆرەوە چۆن بێت ئایا ئەم بڕی کلۆرە دیاری کراوە یاخود هەر مەلەوانگە و بە شێوەی خۆی تێدەکات. هەموو مەلەوانگەکان کە تاقیمی ئاوەکانەکەن و جیهازی فەحسی ئاوەکان هەیە بەیانیان و شەوان لە هەردوو کاتەکەدا ئەبێ ئاوەکان تەحقیم بکرێت. کلۆرەکەی دەبێت لە 0.8 بۆ 2 بێت pHەکەی ئەبێت 2 بۆ 2 بێت 2 بۆ 7 بێت اینجا ئیش ئەکات هەموو مەلەوانگەکانی ئیش لەسەر دەرمانی ناو مەلەوانگەکان دەکەن بۆ ئەوەی ئەو ڤایرۆس و ئەو نەخۆشیانەی کە بڵاو ئەبێتەوە بە زووی ئەم دەرمانە کفیکاتەوە و نەگوازرێتەوە. ڕاستە کاک نەجم هەموو کاتێک ئەو کەسانەی کە ئەچنە مەلەوانگەکان بە تایبەتی خانمان ئەبینین کە تووشی نەخۆشی ئەبن تووشی نەخۆشیەکانی پێست ئەبن بەهۆی پیسی و ئاوەی کە هەیە لەم کاتەدا ئەرکی ڕاهێنران ئەرکی خاوەنی مەلەوانگەکان چییە بۆ ئەوەی کە هەموو کات ئاوەکە بە پاکی ڕابگرن بۆ ئەو خەڵکی کێتە ئەوێ تووشی ئەو نەخۆشانە نەبن. بەڵێ کەمن ئەو کەسانی کە بڵێن تووشی نەخۆشی بوون لە مەلەوانگەکانەوە تاکتاک مەگە هەرنێک کەس هەیە خۆی لە شولاری پێسی وا هەڵکەوتوە حساسیەتەکان بە کلۆر بەو دەرمانانە ئەینا هەموو مەلەوانگەکانی کوردستان کار لەسەر فلتەرێشنەکات کار لەسەر دەرمانتێکردنی ناو ئاوەکان ئەکات هەموو خاوەن مەلەوانگەکانیش لەوە گەشتون کە ئەگەر بوون منن نەخۆشیێک لە مەلەوانگەکەی و بڵاو بێتەوە مەلەوانگەکەی لە ڕووی بازاڕیەوە ئەشکێت و خەڵکەمتر ڕووی تێکمان ئەمە بزانم کە تا چەند ڕاهێنەران پێویستە لە کاتی مەلەکردنی مەلەواناندا ئاگیان لیان بێت وەک ئەزانی کە زۆربەی کەس هەن کە لە مەلە نازانن یا لە مەلەوانگەکانەوانێ تا چەند پێویستە ئێوە فێریان بکەن یاخود ئاگاتان لیان بێ بۆیە لە ڕووداوێکی نەخوازرا و ئێوە ئاگادار بن. بەڵێ لە مەلەوانگەکاندا هەر ڕاهێنەرێک لێو بێت شادەی باوەڕ بێکراوی یەکێتی مەلەوانی کوردستانی هەیە بۆیە هەموو کەسێک ناتوانێت شەهادە بە ئاسانی دەربێنێت ئەو کەسش کە چێتە سەر مەلەوانگەکان خۆی لە بەرپرسیارەتی ئیشەکەی خۆی ئەزانێت چەند مەسئولیاتە بۆیە هەموو ڕاهێنەرەکان ئیش لەسەر ئەوەکەن ئەگەر بۆ نمونە بۆ چەند خولێکێکیش سەر مەلەوانگەکە جێبێڵن ئەیسپێرن بە دەستی کەسێکی کە چونکە 3 دقە بۆ 4 دقە بەسە بۆ ئەوەی کە حاڵەتێکی نەخوازرا ڕووبات بۆیە ئەگەر حاڵەتێکی نەخوازرا ڕووبات یەکەم کەس کە ئیجراعاتی لەگەڵاکرێ ڕاهێنەری مەلەوانگەکان بۆیە ڕاهێنەری مەلەوانگەکانیش ئەبێت لە ئاست ئەو بەرپرسیاری مەسئولیەتدا بن کە ڕۆحی خەڵکی لە بەردەستایە نابێ بە ئیهمالی سەیری بکەین. کاک نەجم ئەبینیت هەنێک کەس هەیە لە هۆڵێکی وەرزشدا یاری ئەکات کە لە هەمان کاتیشدا مەسبەحی تێدا مەلەوانی تێدایە ئەمە بزانم کە تا چەند گرنگە ئەو کەسانی کە وەرزش ئەکەن لەگەڵیدا وەرزشی مەلەش بکەن و سوودی لێ ببینن. بەڵێ وەرزشی مەلەوانی با بڵێن ئەتوانین بڵێم سەرتۆپی هەموو مەلەوانە هەموو وەرزشەکانە بۆ سوود لێبینین بە تایبەتی ئەگەر کەسێک لە هۆڵێکی ڕەشاقەدایە یا کەسێک یاری فتنس یاری ئاسن دەگات قورسایی پێویستە لە دوای ماندووبوونی سەردانی مەلەوانگەکان بکات لە هەموو دنیاشاکە لای خۆشمان لە زۆربەی مەلەوانگەکان وایە قەعای ئاسنی تێدا لە تەنیشتی یا لەسەر ئەتوانی لەوێ هەم وەرشەکەی خۆ ئەنجام دەت و بۆ ئیسراحەت و بۆ خاوبوونەوەی ماسوولکەکان سەردانی مەلەوانگەش بێت. وەک زانین کە لە ئێستادا هەنێک وەرزشیش هەیە هەر لەناو ئاودا ئەنجام ئەدرێت بۆ نمونە زۆمبایە و هەنێک وەرزشی ترەکە بۆ ئەوەی خەڵکی زیاتر سوودی لێ ببینن. باست لە وەرزشێکی تازە کرد لەناو ئاودا ئەمێ باسێکمان لەوە بۆ بکەیت. وەرزشی وەتەرپۆلۆ وەرزشێکی عالەمیە زیاتر لە 109 لە هەموو دنیادا هەیە ئێمەش لە سلێمانیدا بۆ یەکەمین جار
لە 11/2020 لە مەلەوانگەی سلێمانی پۆڵتوانیمان یاریکی تۆپی دەست ئەنجام بین لە نێوان هەڵبژاردەی سلێمانی و یانەی وەرچیسی سادق ئامانجمان لەکردنەوەی ئەم یاریە هێنانە کای ئەم یاریە لە ناو وەرشەکانی تری کوردستاندا چونکە یاریەکی چێژبەخش و یاریەکی جوان و یاریکی بەهێزە کە ئەمانەوێ وەرشاوانانی کوردستان و مەلەوانان بە تایبەتی لەم یاریە جوانش بێ بەش نەبن ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتوودا و لە کار لەسەر ئەوە ئەکەین کە بیکەین بە یاریێکی فەرمی قسەشمان لەگەڵ سەرۆکی کێتی مەلەوانی کوردستانە کردووە لەگەڵ لیژنی ئۆلمپیکی کوردستان. لێستادا ئاستی یاریزانەکانتان ئاستی ڕاهێنەرەکانتان بۆ فێربوونی ئەم یاریە چۆنە؟ بەڵێ ئێمە یەکەمین یاریمان بۆ ئەنجاماندا لە سلێمانیدا بە شێوازێکی فەرمی یاریزانەکانیش لە ئاستێکی چاوەڕوان نەکراودا بوون بەڕاستی زۆر بە سەرکەوتوانە توانێن ئەو یاری ئەنجامن چونکە لە کاتی یاری وەتەرپۆلۆ تا زەختێکی زۆر ئەکەوێتە سەر یاریزان بۆیە ئەبێت لیاقە و قوتێکی زیاتر لە مەلەکردنت هەبێ بۆیە چونکە تۆ 4 گێمە هەر گێمی هەشخولەکە ئەم هەشخولەکە ئەبێ بە پێوە قاچە مەلە بکەیت نەتوان قاچ لەمسی ئەرزەکە نەکات چەنێ هێرش بێ ئەو نەش دیفاعی بکەیت بۆ ئەوی گۆڵ لێ نەکرێت یاریزانەکانمان لە زۆر باش بن و ئینشاءڵڵا لە داهاتووشدا تیپی زۆر باشمانە بێت کە بەناوی کوردستانی شۆ یاری هیواین ئەمە بزانم کە ئەو مەلەوانانەی لە مەلەوانگانی لە هەرێمی کوردستانە هەیە لە ئاستی ئەوەیە کە ئێوە بتوانن ئەو جۆرە یاری تێدا بەڕێوە بەرن ئایا ئەو کاتی کە ئێوە ئەم یاریانەتان تێدا ئەنجامدا هیچ کێشەتان نەبوو لە ڕووی خزمەت گوزاری مەلەوانگاکانەوانێ؟ یاری وەتەرپۆلۆ وادەم یارێکی تازەیە لە کوردستاندا حتمما گیر و گرفت و کێشەمان زۆرە گەورەترین کێشە ئەوەیە کە هیچ مەلەوانگەیەکی ئەهلی بۆ یاری وەتەرپۆلۆ نابێ لە پارێزگای سلێمانیدا تەنها 2 مەلەوانگە هەن کە بتوانن یاری وەتەرپۆلی تێدا ئەنجام بدرێت ئەویش مەلەوانگەی کۆلژی پەروەردەی وەرزشی سلێمانیە کۆلێژی پەروەردەی وەرزشی هەڵەبجەیە ئەمانە کە مەلەوانگەکانن ئۆلمپین چونکە درێژی مەلەوانگە ئەبێت 25 مەتر بێت ئەبێت ئەمسەر بۆ ئەو سەرقوڵێکی یەک تایمێ بۆ ئەوی یاریزان ئەگەر قاچی لەمسی ئەرزەکە بکات ئەبێ بەفاوە تەنها لەو 2 مەلەوانگەدا ئەتوان یاری ئەنجام بین وەکو کەرەسە و پێویستیش ئێمە لەم یاریەدا بەس ئاماجمان ناساندنی یاریەکە بوو کەرەسەی پێویستمان وەکو ئامادە نەبوو تەنها بە کڵاوی مەلەی ئاساییەوە توانیمان یاریەکە ئەنجام بین. کاک نەجمەوێ باسێک لە سوودەکانی مەلەکردن بکەین ئایا تەنها بۆ ئەو کەسانەی بۆ عیلاج بەکاری ئەهێنن وەکو عیلاج بەکاری ئەهێنن وەکو عیلاجی چی بەکاری ئەهێنن؟ بەڵێ لە ئێستادا سەرجەم نەخۆشیەکانی جومگەی ئەژنۆ فەقەرات مل هەموو ئازارەکانی جومگە لە هەر شوێنێک ڕوو لە هەر شوێنێک ئەەکەی هەر دکتۆرێک پێ دەڵێت باشترین عیلاج بۆ ئەوەیە ڕوو لە مەلەوانگەکانکەی من نەخۆش هاتووە دکتۆری توێتی ئەبێت بە زووترین کات ئەمەلیات بکەی ئەگیناتۆ قاچەکانی لەدەست ئەدەی باوەڕکە بە مانگە مەلەکردن و ئەو ڕایەنانانی کە بۆمان داناوە کەسەکە بە ئاسایی هاتوۆ سەر پێی خۆی و توانیشێتی ئازارەکەم لە 80 کەمی کردو. ئەمە بزانم کە ئەو ڕاهێنەرانی کە کۆرسانە بۆ ئەم نەخۆشانەدا ئەنێن لە ڕووی عیلاجێکی سروشتی بۆیاندا ئەنێن یاخود تەنها جوڵەیەکی ڕۆژانێ و پێیان ئەکەن؟ بەڵێ چەند ڕاهێنەرێک هەن کە لە ئەودا بۆ نەخۆشەکان دادنە بەڵێ ئەو کەسانی کە ڕاهێنەرن ئەبێت لە ئاس ئەو بەرپرسیارەتەدا بن بچن بە دوایدا ڕاهێنان پایاکەن هەر نەخۆشیێک بۆ هەر ئازارێکی هەر جومگە ڕوو لە مەلەوانگەی لە ئێمەکە خۆمان عیلاجی بۆ دانێن ڕاهێنانی بۆ دانێن سپاس بەخوا ئیسفادەشی لێ کردووە بە خۆشحاڵیەوە سپاس بەخوا ئەرەوەڵا لە هەموو مەلەوانگەکانی شایزە لە سلێمانیشا 1-2 ڕاهێنەری زۆر باشمان هەیە ئەوانیش هەر بە هەمان شێوە ڕاهێنان دانێن بۆ عیلاج لە ناو ئاوەکاندا بۆ سەرجەم نەخۆشی. کاک نەجم ئەوانەی کە بۆ دابەزاندنی کێش مەلە بەکار ئەهێنن ئەمێ بزانم کە پێویستە لە هەفتێکا چەند ڕۆژ مەلە بکەن بۆ ئەوەی کە بتوانن کێشی لەشیان ئەو کێشە بێت کە خۆیان ئەیانەوێت؟ بەڵێ مەلەکردن ئەو کەسانی کە ئەیانەوێت کێشیان دابەزێت ئەبێت لیاقە قووەتیان باشە بێت چونکە مەلەکردن بە تەنها وەکو نەخۆشی وەکو ئازارشکێن نەبی بە تەنها پیاسەکە ئەبێت بەلایانی کەمەوە بتوانانی سعاتێ بە بێوەسان مەلەک بێت بۆ کێشدابەزاندنیش لە هەفتەیەکە 3 ڕۆژ سەردانی مەلەوانگە بکەیت ڕەنگە خۆشت تەسەور نەکەی چەند بە زووی لە شولارێکی ڕێک و
دوور لە هەموو نەخۆشیێک ئەو یاریانی کە لە ناو ئاودا ئەنجام دەرێت تا چەند تەواوکەری دابەزاندنی کێشن بەڵێ مەرج نییە تۆ بێتە مەلەوانگە کە بڵێ من ئەبێ خۆم هیلاک بکەم چونکە بە شێوازێکی سرعەت مەلە ئەنجام بیت یا یارێکی زەخت و قۆتکەی مەرج نییە تۆ بڵێ کێشم بێتە ئابەزێ تۆ هەتا هێواش و لەسەر خۆم مەلەکردنکەی چوری زیاتر ئەسووتێنی تۆ چوری لە شوارێکی ڕێکت پێ باشەکە بیسووتێنی بۆیە مەرج نییە تۆ بێت بتێ بڵێ یاری ئەەکەم و زومبا ئەەکەم ئەوانە ئەەکەم زووتر چوریدا ئابەزێنم ئەبێت لەسەر خۆ مەلە بکەیت بۆ ئەوی زۆرترین چوری بسووتێن مەلێ کاک نەجم ئەمەوێت باس لەو بکەینەوە مەلەوانانەی کێنە مەلەوانگەکان تا چەند گرنگە کەرەستەی پێداویستی خۆیان هەبێت بۆ مەلەکردن وەک ئەزانین بۆ ئەوەی هەنێک مەلەوانگە هەیە کۆمەڵێک یاسا و ڕێسایی هەیە بۆی کاتێک کە هات نەوێت تووشی کێشە نەبن هەموو مەلەوانگەکانی کوردستان لە ژێر ڕێنماییدان سەحەت چاودێریان ئەکات هەموو ڕایەنانش کە لەوێن ئەبێت نێڵن هەموو کەسێک بە هەموو جۆرە جلێکەوە بێتە ژوورەوە تۆکەیت بۆ مەلەکردن وەکو ئاماژەمان پێدا لە پێشەوە مەلەوانگەکان کار لەسەر دەرمان ئەکات تۆ هەیشە چاوی حساسێتی هەیە پێویستە عینەکەت پێوێ بۆ پاراستنی چاوە کڵاو پێ بۆ پاراستنی قژت ئەدەواتی خۆشۆرین و شامپۆ ئەمانە بینی لە دوای مەلەکە خۆ بشۆریت خۆ وشک بکەیتەوە بۆ ئەوەی ئەو کەسانی کە حساسێتی چاویان هەیە یان حساسێتی پێسیان هەیە نەڵەن لە مەلەوانگەکانە توش بین چونکە مەلەوانگەکان ئەو مەلەوانگانەی کە من ڕووم لێکردووە لە پارێزگای سلێمانی و دەروی سلێمانیشە هەر هەمیان بە شێوازێکی عام پاکن و لە ئاس ئەو مەسئولیەتەدان کە خەڵک ڕویان لێەکە ئەو فلتەرەی لەناو ئاوەکەدا هەیە تا چەند گرنگە بۆ پاکردنەوەی ئاوەکە ئایا ئیتر کاتێک کە فلتەری هەبوو پێویست ناکە ئاوەکەی بگۆڕێت بەڵێ هەموو مەلەوانگەکان کار لەسەر فلتەر و فلتەرێشن دەکەن کە ئەمە ڕەنگە لای هەمووان ترسی ئەوە بێ بڵێن ئاوەکان پیسە ئاوەکان درەنگ ئەگۆڕێت ئەگەر هەر ئاوێ فلتەر کات ئەو فلتەرە ڕێگە بە هیچ ئاوێکی پیس نادا بگەڕێتەوە هەموو مەلەوانگەکانیش بەردەوام فلتەر ئەکاو ئاو ئەگۆڕێ هەر فلتەرێک لە 5 دقه 13000 لیتر ئاوە پاڵێوێت ڕاستە ئەمەش ڕێژەیەکی زۆرە هەموو مەلەوانگەکان 3 بۆ 4 فلتەریان هەیە 4 فلتەر لە 5 دقه تقریبا 26000 بۆ 40000 لیتر ئاو ئەپاڵێوێت ئەمەش ئاوەکە بە بەردامی ئاوێکی ڕوون و پاک و بێترسیژە لەسەر ئەو ڕوونی ئاوە زۆربەی کات کە ئەچینە مەلەوانگاکان ئەبینین ڕۆنی ئاوەکەی زۆر ئەگۆڕێت لە چاو ئەو ڕەنە ئاوەی کە هەیە و ڕۆژانە بەکاری ئەهێنین بێگومان پێویستە ئەو ڕەنە ئاوەی کە هەیە وەکو ئەو ئاوە بێت کە ڕۆژانە بەکاری ئەهێنین و لە هەمان کاتیشدا بۆ خواردنەوە بشێت هەنێک کەس هەیە کە کاتێک مەلە ئەکات بێگومان ئەی خواتەوانێ ئەمێ تا چەند گرنگە بزانم کە ڕاهێنەران خاوەنی مەلەوانگاکان هەڵبستن بە پاکردنەوەی ئاوەکە و کلۆری زۆر تێنەکەن بۆیە کە ئەو کەسانی یەنە ئەوێ سوودی باشی لێ ببینن بڵێ هەموو مەلەوانگەکان ئەبێت بەردەوام فلتەرکەن مەگەر مەلەوانگەیەک ئاوی کەم بێت بڵێت کە فلتەرکە ئاوی لێ ئەڕات ئەبێ ئاو بچێتەوە شوێنەکەی مەگەر کەسێک ئاوی کەم بێت فلتەرەکانی بگرێتەوە چونکە ئەگەر فلتەر بە بەردەوامی ئیش بکات بە هیچ شوەیەک ئاو تەڵق نابێت بەدەر لەوەش ئەگەر کار لەسەر دەرمانی PH بکات 255 کات ئەمانە ئاوەکە بە شێوازێکی جوان و بە پاکی ئەهێڵنەوە ئەمەوێت بزانم کە لە ڕووی پەروەردەوە لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی درراوە بە فێرکردنی منداڵان بۆ ئەوەی کە فێری مەلە ببن لە ڕووی پەروەردەوان بەڵێ هەتاوەکو ئەمڕۆ چی یەکێتی مەلەوانی کوردستان چی یەکێتی مەلەوانی لقەکانی سلێمان و هەولێر و ئەمانە هەتا ئەمڕۆ نەیانتوانیوە فێرگەیەکی باش دروست بکەن کە لەژێر سەرپەرشتی خۆیاندا بێت ئەو فێرگانەیش کە هەن ڕاهێنەرەکان لە مەلەوانگەکان خۆیان ئەنجام ئەدەن هەرچەندە شەهادەی باوەڕ پێکراویشی فێرکاری مەلەوانیان هەیە ئەمە لە ڕووی مەلەوانی لە ڕووی پەروەردەوە هەتاوەکو ئەمڕۆ بەدەل لە خوێندنگا حکومیەکان کە بە تایبەتی لە هاویندا لە هەفتەیەکە ئەگەر هەر کەم بێن جارێک بۆ دوو جاریان ئەمە هۆکارێکی باشە بۆ ئەوەی کە مەلەوانی لە ناوماندا ببێ بە کولتور و بتوانین وەکو وڵاتانی دنیا هەر لە منداڵیەوە منداڵەکانمان ئاشناکەین بە یاری مەلە و ئاشنایانکەین بە ئاو بۆ ئەوەی هەر ئێمە لە دنیادا ترسمان لە مناڵەکانمان هەیە بچنە دەرە تووشی حاڵەتی نەخوازراوە بن بە تایبەتی لە چەمەکان و
کە بێ چاودێری و کەس ئاگای لێ نییە بۆیە گرنگە کە دایکان و باوکان کار لەسەر ئەوکەن مناڵەکانیان بنێرنە لە وەرزی هاوینا کە مەجالیان زیاتر بیان نێرنە فێرگەکانی مەلەوە. کاک نەجم وەکو دوا پرسیارم ئەمەوێت بزانم کە تا چەند گرنگە ڕاهێنەرانی مەلەوانی خولی تایبەت بە دروستکردنی ڕاهێنەری مەلەوانی بکەنەوانێ بۆ ئەو کەسانی کە ئارەزووی دەکەن بێن و فێر ببن و ببنە ڕاهێنەر. بەڵێ لە ئێستادا سەرۆکی کێتی مەلەوانی کوردستان بە شێوازێکی جیاواز لە ساڵانی تر کار لەسەر ئەوە ئەکات کە ڕاهێنەری بەهێز دروست کات. فێرکردنی ڕاهێنەر و بەهێزکردنی ڕاهێنەر بە بەردەوامە وەکو ساڵانی کەنێت تەنها لە وەرزی هاوێنە لە چەند کاتێکدا بێت ئەیسێ چەند ڕاهێنەرێک هەن لە پارێزگای سلێمانیدا لە محافەزەکانی تراکە کار لەسەر ئەوکەن کە باوەڕ پێکراون لە یەکێتی مەلەوانی کوردستان کار لەسەر ئەوەکەن ڕاهێنەر کەسانی کەن حەز لە بواری ڕاهێنەرەی مەلەوانی ئەەکەن بەهێزیان ئەەکەن هەموو ڕێکارەکانیان پێڵەن جۆرەکانی مەلەی فێر ئەەکەن بۆیە ڕاهێنەری مەلەوانی ئەبێت هێز و قووەتێکی باشێ بێ ڕەنگە تۆ هەر لە مەلەوانگەکانە تووشی حاڵەت نەبین ڕەنگە ڕۆژێ بچیتە سەر چەمێک ببینیت کەسەکە تووشی حاڵەتێکە بێت دوور بێت بۆیە ئەم کەسە کە ئەچێت بەهانای ئەبێت قووەتێکی زیاد لە پێویستی هەبێت بۆ ئەوی چونکە تۆ 100 متر 150 متر مەلەکەی قورسە ئەگەر کەسەکەش بهێنیتە دەرەوە قورستر ئەبێت ڕەنگە چەندین جار حاڵەتی نەخوازراوە بووە کەسەکە مەلەی نەزانێت چۆ بەهانایە مەلەیشی زانیوە شێوازی دەرهێنانەکەی نەزانیو. لە ئێستادا چەند ڕاهێنەرێکین کار لەسەر ئەوەکەین وشیاری فریاکەوتن لە ئاودا لە دەروی ئاودا بەبەردەوام خولمان هەیە و کەسەکان بێ بەرامبەریش فێریان ئەەکەین بۆ ئەوەی زۆرترین ڕاهێنەر بڵاو لە کوردستاندا هەبێت و تا حاڵەتەکانی نەخوازرا و کەمتر بکەینەوە. دەستەکانتان خۆش بێت بۆ هیوان کە سوود بگەێنن بە کەسانی ئەو کەسانی کەیانێت ببنە ڕاهێنەر و ڕاهێنەری باش بەرهەمبێنن بۆ هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ ئامادەبوونی نەجم سەراوی و ڕاهێنەری مەلەوانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامان بوو. بەڵێ عزیزانم هەواڵەکانی سەعات نۆمان هەیە بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. لە سلێمانی کۆسەد ڕەسوڵ عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوازی کرد لە ئیرەج مەسجدی باڵێزی ئێران لە عێراق. لە دیدارەکەدا کە حاکم قادر حەمەجان ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی بوو گفتوگۆ کرا لەبارەی دۆخی عێراق و ناوچەکە و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا. ئیرەج مەسجدی باڵێزی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق و وەفدی یاوەری سەردانی مەزاری سەرۆک مام جەلالیان کرد. لەو بەسەرکردنەوەیدا هەرێک لە مەهدی شوشتەری سەرکونسوڵی وڵاتی ئێران لە سلێمانی و یاسین سابیر لە پرساوی پەیوەندیەکانی یەکێتی و کۆماری ئیسلامی ئێران هاوڕێتی باڵێزی ئێرانیانە کرد. لە بەرامبەر ئەو خزمەت و هاوکاری کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشی پیشەوەران و کاسبکارانی سنووری گەرمیانی کردووە لە ڕێوڕسمێکدا کە لە ناوچەی پیشەسازی سازکرا بوو سامان گەرمیانی لە پرساوی مەڵبەندی 11 گەرمیان خەڵات و مەدالیای ڕێزلێنانی لەلایەن پیشەوەرانی ناوچەی پیشەسازی کەلارەوە پێبەخشرا. دەیڤد شینکەر یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەبارەت بە گەشتەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستان ڕایگەیاند ئەمریکا شانازیەکە بە هاوبەشیکردن لەگەڵ کوردانی عێراق. مەریوان نادر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لێدوانێکدا بۆ کەناڵی گەلی کوردستان ڕایگەیاند دۆسیەی دامەزاندنی کەرکووک پرسێکی گرنگە و دوای بڵاوبوونەوەی لیستی دامەزاندنی پەروەردە و بوونی نایەکسانی تایدا هەوڵەکانیان بۆ چارەسەرکردنی کێشەکە دەست پێ کردووە و ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانەوە بڕیاری دامەزراندنەکە ڕاگیراوە. نیار عوزێری ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە لێدوانێکدا بە کەناڵی گەلی کوردستانی ڕاگەیاند بە پێی بەرنامەی کاری ئەنجومەنی پارێزگای هەولێر لە هەر کۆبوونەوەیەکدا بەڕێوەبەرێکی گشتی بانگهێشتی دانیشتنەکە ئەکرێ بۆ خستنە ڕووی پلانی کاری ساڵی 2020 بەڕێوەبەرایەتیەکە. بامەبەستی چاکردنەوەی ڕێگای هاتوچۆی نێوان شێخان و باعەدرێ لا چەند شوێنێکەوە ڕێگاکە تێکداوە. چەند هەفتەیەکیشە کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە کارەکانی ڕاگرتووە و گرفتی هاتوچۆی بۆ هاوڵاتیان دروست کردووە. لا ڕێوڕسمێکی تایبەتدا لە شاری ڕانیان ڕێزنامەی 3 دەی تەمەنی پڕسەروەری ڕۆژنامەی کوردستانی نوێ
بەخشرا بۆ ڕۆژنامە نووسانەی لە ئێستا و لە ڕابردوودا لە ئەسنووری ئیدارەی ڕاپەڕینکاریان لە ڕۆژنامەی کوردستانی نوێدا کردووە. ئەنجومەنی کاروباری خانمان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا پرۆژە و چالاکیەکانی ساڵی 2009 ئەنجومەنەکەی خستە ڕوو. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی وەکوتمان تەوەری دۆمان قسە و گفتوگۆکین لەسەر ئازارەکانی جنگۆ ئەژنۆکان و هۆکارەکانی و چۆن بتوانین چارەسەری بکەین. هەر بۆ بەمەستەش دکتۆر چالاک قادر پزیشکی پسپۆڕی ئێسک و جنگۆ و ڕۆماتیزم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامانە. دکتۆر سڵاو لەوێ بەیانیت باش زۆر سپاس دەکەم بەخێر هاتیت. دکتۆر ئەمێ سەرەتا پرسیار لەوە بکەم ئازاری جنگۆ و ئەژنۆکان لەکوێدا دروست ئەبێت و هۆکارەکەی چییە؟ سپاس دیارە جونگەی ئەژنەوە یەکێکە لەو جونگانەی کە زۆرترین جوڵەیتیایە و فشارێکی زۆری لەسرە بەردەوام ئەو جوڵانەی ڕۆژانە دانیشتن و هەستان و ڕۆشتن زۆربەی فشارەکە لەسەر جونگەی ئەژنۆیە. ئەگەر بینە سەر پێکاتەی جونگەی ئەژنۆ وەکو جونگەکانی تر جونگەی ئەژنۆ پێکاتۆ لە دوو ئێسکی سەرەکی کە ئێسکی ڕان و ئێسکی خوارەوەی قاچە و کۆمەڵێک بەستەر هەیە کە ئەم ئێسکانە بەیەکەوە بەستێت. دوای ئەوە لە بینی جونگەکانە کرکراگە هەیە کە یارمەتی جوڵەی جونگەکانەدا بۆی جونگەکان بە شێوەیەکی ئاسان بجوڵە و نەهێڵێ ئەو فشارە زۆری کە لەسەر جونگەکان دروست بێتەوەی داخورانی ئێسکەکان. دیارە لەبەر ئەوە شەکە جونگەی ئەژنۆکە وتمان زۆرترین جوڵەیتیایە زۆرتر تووشی ئازارەکانی جونگە و نەخۆشیەکانم. ئەمەوێت بزانم کە نیشانەکان چین بۆ ئەوەی کە بزانین کەسێک تووشی نەخۆشیەکانی جونگە و یا ئەژنۆکانی بووە. نیشانەکانی ئازاری جونگەی ئەژنۆ کە ئێمە زیاتر باسیەکەین یەکەم نیشانە دیارە ئازارە کە دروست بێت لە جونگەکەیە. زۆر جار ئەم ئازارە ئازارێکی کەمە کە ماوەی چەند سەعاتێک هەندێک جار ڕۆژێک و ئازارە بەردەوامە بێ و نامێنێ و زۆر جار ئازارەکە بەردەوامە بێت. دوای ئازار نیشانەی تر ئاوسانی جونگەکانە کە زۆر جار جونگەکان تووشی ئاوسانە بێم ئاوسانەش هۆکارەکانی زۆرە کە دوای لە هۆکارەکان باسیەکەین. دوای ئەوە نیشانەی تر هەیە کە جونگەکان تووشی وەکو قفڵبوو نەبێت کە ئەم جونگەیە جوڵەی کەمترە بێتەوە کە جوڵەی نابێت جار لە پڕ نەخۆشەکە هەستەکە کە جونگەکەی ناتوانێت جوڵێ ناتوانێت بینوشتێنێتەوە. نیشانەکان زۆر جار سووربوونەوەی ئەو پێست و چواردەوری ئەژنۆکەیە. نیشانەکان زیاتر ئەم نیشانانەیە. دکتۆرمێ بزانم کە هۆکاری دروستبوونی ئەم ئازارە ماوەیە چییە؟ بۆ نمونە هەنێک کات هەیە نەخۆشەکە هیچی نییە ئازاری نییە بەڵام لە پڕێکا دەست پێ ئەکات دواتریش لە پڕێکا کۆتایی پێێت و ماوەیەکی تر نابات دەست پێ ئەکاتەوە دیسانەوە. بەڵێ دیارە ئازاری جونگەی ئەژنۆ لە هەموو تەمەنێکا بێت توانی بڵێ لە مناڵە تووشی ئازاری جونگەی ئەژنۆ بێت لە گەنج و لە بەتەمەنیشە لە هەموو تەمەنێکی هۆکارەکانی جیاوازەوە نەخۆشیەکانی جیاوازە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئازاری جونگەی ئەژنۆ لە بەتەمەنەکانە زیاترە کە هۆکارەکانی یەکێک لە هۆکارەکان هۆکاری داخورانی جونگەکانە کە پێڵێن سەوەفان کە ئەمیش لە تەمەنێکی ناوەندە بۆ تەمەنی بە تەمەنەکانە زیاترە. داخورانی جونگەکان هۆکارێکە بۆ ئازاری جونگەکان. دوای ئەوە هەوکردنی جونگەکانە کە هەوکردنی جونگەکانی شۆکاری زۆرە هەندێک جار هۆکارەکە احتیمالە بۆی بەکتریایەکەوە بێکە وەکو نەخۆشیەکانی حومەی ماڵتا و نەخۆشیەکانی ترگرانەتا و زۆر جار هەوکردنی جونگەکە دروستە بێ و بێتەوەی ئاوسانی جونگەکە. هۆکاری تر هەیە نەخۆشیە وەکو نەخۆشیەکانی ڕۆماتیزمەکە ئەبێتەوەی هەوکردنی جونگەکان و ئاوسانی جونگەکان و هۆکاری تریش هەیە کە لە گەنجەکانە زیاترە لە کاتی وەرزشکردنە ئەوانەی وەرزشەکەن ئەوانەی یاریزان بەتایبەتی یاریزانی تۆپی پێ و زۆر لە
یاریەکانی تریش کە تووشی پێکانە بێت تووشی پچڕانی بەستەرەکانە بێ ئەمانە هۆکاری ئازاری جونگەکان. ئەمە بزانم قفڵبوونی ئەژنۆ پەیوەندی هەیە بەسەر ئەو کەسانی کە یاری ئەکەن ئەو یاری زانن؟ بەڵێ دیارە لە بیرمان چوو بەڕاستی ئەوەی وابزانام لە نیشانەکانە باسمان کرد قفڵبوونی ئەژنۆ زۆر جارێکێکە لە نیشانەکانی ئازاری ئەژنۆوە نیشانەی نەخۆشیە کە لە ئەژنۆکەیان نەخۆشیەکە قفڵبوونیش دوو جۆری هەیە قفڵبوونێکیان کاتیە کە ماوەی کەمە خایەنێەوە جونگەکە دوای ئەوە ئەکەوێتەوە جوڵە هۆکاری قفڵبوونی کاتی کە قفڵبوونێکی ڕاستەقینە نیە ئەوە زیاتر هۆکارەکانی هەندێک جار تەشەنوجێکی زۆری ماسوولکەکانی دەوری ئەژنۆیە یان بەستەرەکانی ئەژنۆیە و هەندێک جار بەهۆی جوڵەیەکی ناسروشتیەوە کە لە جونگەکەی ڕوادا ئەو قفڵبوونە دروزە بێ و قفڵبوونی جۆری دۆمانەیە کەم قفڵبوونە چەند جارێک دووبارە بێتەوە و کاتەکەشی زیاترە خایەنێ قفڵبوونیشمانەیەوەیە کە نەخۆشەکە ناتوانێت جونگەکەی ڕێک بکاتەوە جوڵەی سروشتی جونگەکە نامێنێ قفڵبوونی دووەم زیاتر ئەوانەی زیاترە خایەنێکە کاتەکەی زیاترە خایەنێ هۆکارەکەی یەکەم نەخۆشیە لەو نەخۆشانەیە کە تەمەنیان هەیە کە وەکو باسمان کرد کە پێڵێن سەوفانیان داخورانی جونگەکان لە سەوفانە زۆر جار ئەو کڕکراگەی بینی جونگەکان تووشی داخورانە بێ و هەندێک جار پارچەیەک لە پارچەی زۆر بچووک لە کڕکراگەکە یان لە ئێسکەکان ئەکەوێتە ناو بۆشایی جونگەکەەوە کە ئەمیشە بێت تۆی داخوران هەندێک جار بەستەرەکانی دەوری جونگەکان و هۆکاری تر نەخۆشی تری قفڵبوون ئەوانەیە کە بە زۆری لە پێکانی وەرزشیایە بەڕاستی کە ئەمیش نیشانەی سەرەکی لەوانەی پێکانی وەرزشیان هەیە قفڵبوونی جونگەکەیە کە هۆکارەکەشی یەکەم ئەو کڕکراگەی بینی جونگەکەیە کە تووشی تەقینە بێ یان تووشی دڕانە بێ کە دوو کڕکراگە لە جونگەکانە هەیە کە یارمەتی جوڵەی جونگەکانەدا لە کاتی پێکان و لە کاتی جوڵەیەکی ناسروشتیە ئەم کڕکراگەیە تووشی دڕانە بێ و هەندێک جار پارچەیەک لەم کڕکراگەیەکەوێتە جونگەکەەوە لە بین جونگەکە تووشی قفڵبوونی جونگەکە بێ و ئازارێکی زۆر دروستەکە و هەندێک جاریش پچڕانی بەستەرەکانە کە زیاتر لە پێکانی وەرزشیە دروزە بەیان لە کەوتنە ئەم پچڕانی بەستەرانش زۆر جارە بێتەوە هۆی قفڵبوونی جونگەکان کە قفڵبوونەکە لەم جۆرانەیە زیاترە خایەنێەوە دووبارە بێت. دکتۆرەمە بزانم کە تا چەند تەمەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئازاری ئەژنۆکان؟ بەڵێ یەکێک لە نەخۆشیە باوەکان کە تووشی تەمەنە بێ بەڕاستی ئەوەی باسمان کرد سەوفانی جونگەکانە کە پێڵێن سوانی جونگەکان بە کوردی دیان داخورانی جونگەکان ئەم نەخۆشیە زیاتر لە تەمەنی 40 ساڵیەوە بەرەو سەرەوە دەست پێەکە و یەکێکە لە نەخۆشی باوەکان وەکو باسم کرد کە ئێستا زۆر باوە هۆکارەکەشی ئەوەیە کە هاوڵاتی نەخۆشی ئێمە کەمتر وەرزشەکەن وەرزش یەکێکە وەرزش نەکردن یەکێکە لەوانەی کە هۆکارانەی کە نەخۆشەکان زیاتر تووشی داخورانە بن و هۆکاری ترەوەیە کە سەوفان تووشی ئەم داخورانە بێ وەزنی زۆرە کێشی زۆرە کێشی زۆریش هۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونی داخوران و سوانی جونگەکان لەم نەخۆشانەیە کە زۆر جار هەردوو جونگەکە ئاگرێتەوە تووشی ئازارێکی زۆرە بێ و تووشی ئاوسانە بێ کە هاوکردن دروزە بێت لە جونگەکە دوای ئەوە تووشی قفڵبوونە بێ کە جونگەکەی ناتوانێت ڕێک بکاتەوە زۆر جار نەخۆشەکە لە دانیشتن و هەستانە ئەڵێ بە زەحمەت دەتوانم هەستمیان لە کاتێک کە بە قادرمایە ڕوا ئازارێکی زۆریە بێ جوڵەی کەمە بێتەوە و تەنانەت هەندێک جار وای لێکا بە تەواوی ئەم جونگانە بەرەو قفڵبوونە ڕوا لە حاڵەتەکانی کە زیاتر درێژە بکێشێ ئەڕواتە قۆناغەکانی کۆتایی بەڵێ لە قۆناغەکانی کۆتاییە هەردوو ئێسکەکەی ئەژنۆ زۆر نزیگە بێتەوە چێتە سەریەک و بە تەواوی جونگەی ئەژنۆ جوڵەی تیا نامێنێ
کە ئەمەش لەم قۆناغانەیە زیاتر پێویستی بە نەشتەرگەری. بەڵێ دکتۆر چالاک ئەمێ بزانم کە تا چەند سڕبوونی قاچەکانمان یاخود سڕبوونی ئەژنۆکانمان هۆکارە بۆ بوونی نەخۆشی لە ئەژنۆکانمانە ئەوە کەسانین کە زۆربەی ئەو کەسانی قاچیان ئێش یاخود ئەژنۆکانیان ئێشێ هەموو جار باسی ئەوەکەن کە قاچیان سڕ ئەبێ یا ئەژنۆکانیان سڕەبێت ئەمێ تا چەند ئەمە بزانم تا چەند نیشانەیە بۆ دروستبوونی نەخۆشی لە ئەژنۆکانیاندا. بەڵێ دیارە سڕبوونی ئەژنۆ یان سڕبوونی قاچەکان کە هەندێک جار پەنجەکانی شەگرێتەوە هۆکاری زۆرە. یەکێک لە هۆکارەکان نەخۆشیەکانی فەقەراتە بڕبڕەکانی پشتە کە زۆر جار ئەو نەخۆشی کە زۆر باوە لای ئێمە کە نەخۆشی ئینزیلاق یان خزانی دیسکی بڕبڕەکانی پشتە کە فشارێکەکەوێتە سەر و دەمارانەی کە دێتە خوارەوە بۆ ماسوولکەکانی دەوری ئەژنۆ و قاچ تووشی سڕبوونە بێت تووشی ئازارە بێەوە ناتوانێ ماوەیەکی زۆر بڕوە. هۆکاری تریشەیە کە هۆکاری تەمەنە هۆکاری نەخۆشیەکانەوەکو نەخۆشی شەکرە ئەوانەی تەمەنیان هەیە زیاتر پەنجەکانیان تووشی سڕبوونە بێ ماسوولکەکانیان لاوازە بێ بێهێزە بێ ئەوانە کۆمەڵە کۆکارم بۆ سڕبوونی ئەژنۆ و قاچەکان. بەڵێ دکتۆر چالاکەمێ بزانم تا چەند شکاوی لە ئەژنۆکان یاخود لە بەشێکی ئێسکەکانماندا هۆکارە بۆ ئەوەی کە ئەم ئازارانە درێژە بکێشێ و لەگەڵ ئەوەشی کە چاک ئەبێتەوانێ بەڵام هەر ئازاری هەیە هۆکاری ئەمە بۆ چیەگەڕێتەوە. دیارە شکاویش یەکێکە لە هۆکارەکانی ئازاری جونگەی ئەژنۆ کە زیاتر ئەو شکاویانە کە لە لەو ئێسکانە دروستە بێت کە پێکاتەی جونگەی ئەژنۆیە و لەبەرەوەی شکاوەکانیش بەڕاستی بە پێش کە جۆری شکاوەکە جیاوازە هەندێک جار شکاوەکە زۆر لە ئێسکەکانی سەرەوەی جونگەکانەوە نزیکە کە ئەمەش زۆر جار لە داهاتووە بێتەوەی دروستبوونی سەوەفانیان سوانێکی زۆر لە جونگەکانە لەبەرەوەی شێوەی سروشتی خۆی نامێنێ ئەو ئێسکە و جوڵەی جونگەکان کەمە بێتەوە و شکانی تر هەیە زۆر جار شکانی بڵین کلااوی ئەژنۆیە کە لە پێشتر باسمان کرد شکانی یەکێکە لە هۆکارەکانی قفڵبوونی جونگەی ئەژنۆ کە زۆر جار کلااوی ئەژنۆ لە شوێنی خۆی نامێنێ تووشی شکانە بێ ئەمانش ئەبنە هۆی قفڵبوونی ئەژنۆ و ئازارێکی زۆر لە جونگەکانەوە شکان هۆکارێکە بێ بۆ شێواوی شێوەی سروشتی جونگەکەەوە بێتەوەی داخوران و کەمکردنەوەی جوڵە لە جونگەکانی ئەژنۆ. دکتۆر چالاک باسمان لە هۆکارەکان کرد نیشانەکان کرد ئەمە بزانم ئێستا چارەسەرەکان چین بۆ ئەوەی کە ئەو کەسانی کەم ئازارانیان هەیە بتوان چارەسەری بکەن. بەڵێ چارەسەرەکان بەپێی نەخۆشیەکان جیاوازە سەرەتا پێویستە هۆکاری دروستبوونی نەخۆشیەکە چارەسەر بکەین وەکو وتمانەوەی زۆر باوە ئێستا کێشی زۆرە بەڕاستی کێشی زۆر یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان بۆ دروستبوونی ئازاری جونگەی ئەژنۆ پێویستە نەخۆشە ئەو کەسانە خەڵک بەگشتی کێشیان دابەزێنن بە وەرزشکردن بە تایبەتی بۆی وەرزشکردن یەکێکە لە هۆکارانێک کە بێتەوەی بەهێزبوونی ماسوولکەکانی ئەژنۆ. چارەسەری تریش هەیە چارەسەری دەرمانە کە زۆر جار ئەو نەخۆشانەی کە هەوکردنێکی زۆریان هەیە لە جونگەکانە کە وەکو باسمان کرد نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە یان هەوکردنەکە بەوەی هەوکردنێکی بەکتریایە پێویستە دەرمان وەربگرێەوە سەردانی پزیشکی پسپۆر بکە بۆەوەی چارەسەری بکات و دوای ئەوە دوای بەکارهێنانی دەرمان وەرزش چارەسەری سروشتیە. چارەسەری سروشتیش چارەسەرێکی زۆر پێویستە بۆ چارەسەرکردنی ئازاری جونگەکان و نەخۆشی جونگەکان کە زۆر جار وەکو باسمان کرد جوڵەی جونگەکان کەمە بێتەوە دوای شکان و دوای هەوکردن و دوای پێکانی وەرزشی پێویستە نەخۆشەکان چارەسەری سروشتی وەرگرن. دکتۆر چالاک ئەمەیە بزانم کە تا چەند مەساجکردنی ئەو شوێنانی ئازاریان هەیە کاریگەریەکی باشی ئەبێت لەسەر ئەو شوێنە یاخود کاریگەریەکی خراپی ئەبێت بۆ نمونە زۆربەی کەسانی کە ئازاریان هەیە بە شێلان ئەیانەوێت چارەسەری بکەن ئەمە بزانم تا چەند ئەمە ڕاستە. بەڵێ دیارە چارەسەری سروشتی کە ئێماڵێن چارەسەری سروشتی پێویستە لەلایەن کەسانی پسپۆرەوە بکرێ بەڕاستی. زۆر جار هەندێک کەس خۆی لە ماڵەوە مەساجێکی زۆر بەقۆ دەکەن ئەوەی زۆر لە خەڵکا باوە لە هەندێک جار بەداخەوە لە کۆڵانەکانە کە نەخۆشێک تووشی ئازاری ئەژنۆ بێت تەقاندنی بۆ ئەم تەقاندنە بەڕاستی زۆر خراپە
هەندێک جار هۆکاری نەخۆشیەکە نازانرێت تۆ جونگەی ئەژنۆ بێ بزانی نەخۆشیەکەی چییە دوای ئەوە بە دەستکاری بکرێت چارەسەری سروشتی و مەساج و ئەو چارەسەرانەی تریش پێویستە لەلایەن کەسانی پسپۆرەوە بکرێت چکە زۆر جار نەخۆشیەکێکی سادەیە جاری وایە نەخۆشەکان وەکو باسمان کرد دڕانی کردکراگەکانی ئەژنۆیان هەیە یان دڕانی ئەو بەستەرانەیانەیە کە ئەژنۆکان بەیەکەوە بەستێ هەندێک جارێ مە نەخۆشمان بینیوە کە ئەم تەقانەی بۆ کرێیان شێلانێکی بە قوت ڕاکێشانی بۆ کرێ ئەبێتەوەی پچڕانێکی تەواو لە بەستەرەکانی ئەژنۆیان کردکراگەکانی زیاتر تووشی دڕانە بێ لەبەرەوە پێویستە مەساجێکی هێواش بە بەکارێنانی هەندێک کرێم و جێڵ کە بۆ ئازار بەکارێنرێت توانی لە ماڵەوە بیکەی بەڵام بەڕاستی پێویستە هاوڵاتیان دوورکەونەوە لە تەقاندن و لە ڕاکێشان و لەو جۆرە چارەسەرانی کە بەداخەوە ئێستا شوێن زۆر بەکارێن. دکتۆر چالاکەمێ باسێک لە مەلەکردن بکەینەوە کە زانین پێشتر لە تەوەریەکەمانە باسمان لە سوودەکانی مەلەکردن کرد و وەرزشکردن ئەمێ بزانم کە تا چەند گرنگە ئەو کەسانی ئازاریان لە جونکەکانە هەیە وەرزش بکەن مەلە بکەن بۆ ئەوەی کە چارەسەری ئەم ئازارانە بکەن. ئەتوانم بڵێم وەرزش نەکردن یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی دروستبوونی ئازاری جونگەکان و بەگشتی فەقەرات و وەرزش نەکردنە بێتەوەی لاوازبوونی ماسوولکەکانی لەش لەبەرەوە مەلەکردنی شێکێکە لە وەرزشانەی کە زۆر پێویستە و پێویستە هەموو کەسێک ڕۆژانە چەند بتوانێت مەلە بکە مەلەکردن یەکێکە لە وەرزشانەیە بێتەوەی بەهێزبوونی ماسوولکەکان وە زۆر جارۆک و پێشتر لە تەوەرەکەی خۆتان باستان کرد بۆ زۆر نەخۆشی ماسوولکەکان مەلەکردن وەکو چارەسەرێکی سروشتی بەکارهێنرێت وەکو باسمان کرد ئینزلاقی فەقەرەکان و هەوکردنی جونگەکان و زۆر جار لە بەتەمەنەکانە سوانی جونگەکان مەلەکردن یەکێکە لەو چارەسەر سروشتیانەی کە زۆر پێویستە بۆ چارەسەری نەخۆشیەکان و بەهێزبوونی ماسوولکەکانی لەش. دکتۆر چالاکەمێ باسێک لە خواردن کەین خواردن تا چەند ڕەبتی هەیە وەک ئەزانین کە لە ناو کۆمەڵگەی خۆمانەوە باوە هەر کەسێک کە قاچی بێژە لە بچۆ ئاوی سەر و پێ بخۆیان خۆت کۆمەڵە خواردنی تر هەیە لە بیخۆ بۆ ئەوی باش ببی ئەمێ بزانم کە هیچ خواردنێک هەیە وا بکات کەم ئازارانە کەمتر بکاتەوە. بەڵێ دیارە خواردن کە باسی خواردنەکەین ئەو خواردنانە پێویستە بۆ ئێسکە زیاتر کالیسیۆم و ڤیتامین دییان تایە ئەو خواردنانەش زیاتر لە شیرەمەنەکان شیر و ماست و هێلکە و سەوزە و میوەکان و پاقلەمەنیەکان ئەمانە خواردنێکی باشن لەگەڵ گۆشتی ماسی خواردنێکی باشن بۆ بەهێزبوونی ماسوولکە و کرکراگە و ئێسکەکان لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئەو خواردنانە بۆ خواردنی فرێش بەکاربێنرێ باشترەوە لەگەڵ ئەوانەیە وەرزشکردن دیار خواردنی تر کە ئەبێتەوەی زیادبوونی کێش پێویستە کەمتر بەکاربێنرێ وەکو چاوری و خواردنی شەکر خواردنی نانی سپی کە لە ئێمە زۆرەوە هۆکارێکی زۆرە سەرەکیە بۆ زیادکردنی کێش پێویستە لەو جۆرە خواردنانە دروست دوور بکەوینەوە چونکە ئەبێتەوەی زیادبوونی کێش و زیادبوونی کێشیش هۆکارێکی سەرەکیە بۆ ئازاری جونگە و ماسوولکەکان. ڕاستە بێکمان دکتۆر چالاکەمێ بزانم لە کۆتاییدا چیت هەیە بۆ کەسانی تووشی ئازاری جونگەکانیان بوون چۆن بتوانن کە ئەم ئازارە کەمتر بکەنەوانێ. بەڵێ ڕێنمایی ئێمە بۆ هەموو کەسێکە تووشی ئازاری جونگەکانە بێ پێویستە لە سەرەتایە گەر ئازارەکە کەم بێ و چەند سعاتێک خانێت توانێت تەنها بە ئیسراحەت و بە پشوویەکی کورت ئازارەکەی باش بێ ئەتوانێت ئیسراحەت بکە ئەگەر هەستی کرد ئازارەکە چەند ڕۆژێکی خایەندوە بۆ هۆی ئاوسانی جونگەکان و ئازارێکی زۆریان جوڵەی جونگەکان کەمتر بۆ پێویستە سەردانی پزیشکی پسپۆڕی جونگە و ئێسکەکان بکە و باشتر وایە لە خۆیانەوە دەرمان بەکارنێنرێەوە ئەو چارەسەرانەی کە باسمان کرد ڕاکێشان و تەقان و ئەوانە نەکرێ کە هەستی کرد ئازارەکان ماوەیەکی زۆرە خایانێ پێویستە سەردانی پزیشکی پسپۆڕ بکە بۆ وەرگرتنی چارەسەر. دەستەکان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر چالاک قادر پزیشکی پسپۆڕی ئێسک و جونگە و ڕۆماتیزم. بەڵێ ئازیزانم ئێستاش پامنێرمان کاروان لە کۆیەوە بابەتێکی لەسەر وەرزشی تێنس بۆ ئامادەکردوین با بێ کۆپینەری بین و دواتر بەردەوام بین.
بەڵێ سڵاو لێوە سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان ئەمڕۆ ئێمە لە نێو مەشق و ڕاهێنانەکانی تیپی تۆپی سەرمێزی یانەی وەرزشی کۆین هەڵبەتام تیپە لە ماوەی ڕابردووە چەندین نازناوی گرنگی بۆ شاری کۆیە و بۆ یانەی وەرشی کۆیە بەدەستێناوە من ئەمڕۆ دەمەوێت زانیاری ورد و دروست لەسەر ئەم تیپە بۆ ئێوە بینەران بگوازمەوە میوانێکم هەیە ڕاهێنەری تیپەکە مامۆستا ئارام کەریم مامۆستا گیان ئەم کاتتان باش ئەگەر بکرێ دەمەوێت لێەوە دەست پێ بکەم مێژووی تیپەکە بۆ کەی دەگەڕێتەوە ئەگەر باس لە گروپی تیپەکان بکەی وە لە چەند گروپ پێکاتوە سەرەتا بەخێر بن بە خێراتنی کەناڵی گەلی کوردستان دەکەین بۆ چاوپێکەوتن بۆ بەسەرکردنەوەیە ئێمە تیپی تێنسی سەرمێز لە کوێ دەگەڕێتەوە بۆ ساڵانی 2010 کە سەرەتای دەستپێکردنی ئەو تیپە بووە دروستکردنی ئەو تیپە بوو دروستکردنی بناغەیەک بۆ شاری کۆیە کامەژ لە ڕێگەی ناوەندی وەرزشلاوانی کۆیەوە دەستمان پێکرد کەوا کۆمەڵێک مناڵی لە خۆی گرتە بوو لە مناڵی ئەو شارە لە تەمەنێکی بچووکەوە تەمەنی 8 ساڵانەوە دەستیان پێکرد کە ئێستا تەمەنیان هەموو گەیشتۆتە ئاستی پێشکەوتوان سەروی 8 ساڵ و 9 ساڵن بەشداری خولەکانی کوردستان و عێراق دەکەن سوپاس بەخوا ئەنجام و نەتیجەشیان زۆر باشە. ئامادەکاریەکانتان بۆ وەرزی نوێ چی دەبێت ئاستی یاریزانەکانتان چۆنە؟ ئاستی یاریزانەکانمان سوپاس بەخوا زۆر باشە ئەوەش دەگەڕێتەوە بۆ تۆکمەی بناغەکەیان کەوا بناغەیەکی باشیان هەبووە ڕابردوویەکی باشیان هەیە لە تێنس ئێمە ئەو ساڵ خۆشببختانە لە خولی عێراق و خولی کوردستان بەشداریمان کرد لە دەرەجەیەکی عێراق و دەرەجەیەکی کوردستان سوپاس بەخوا لە هەردوو لا ئێمە بەسەرکەوتین بۆ خولی نایابی عێراق و خولی نایابی کوردستان کە ئەمەش بە تاکید ئەرکی ئێمەی قورستر کردووە چونکە پاڵەوانێتەکان لەسەر ئاستی نایب چۆن بڵێ توانایەکی باشتری دەوێت خۆماندووکردنی زیاتری دەوێت ئەمەش ئیشەڵا خۆمان ئامادە دەکەین بەشکم چۆن ئەو ساڵ بە پلەی زۆر باش ئێمە بەسەرکەوتین بۆ ممتازی کوردستان و عێراق ئەوها پارێزگاری لەو نازناوە بکەین و هەوڵ بدەین لەناو لە ئاستی ممتازیش کوێ لە ڕیزبەندی یەکەم بۆ دووەم ئیشەڵڵا. تیپی تۆپی سەرمێزییانەی وەرچگۆ تا ئێستا نەچۆتە دەرەوەی هەرێمی کوردستان یاخود دەرەوەی عێراق بۆ لە باشووری ناوەڕاست و شارەکانی باشووری عێراق بەژاریتان کردووە لەوێت ئەنجامێکتان بەدەستێناوە. بەڵێ ئێمە سەرەتا کە ئاستی تەمەنیان بچووک بوو کوڕەکان ساڵی 2013 ناوەندی وەرزشلاوانی کۆیە بووە پاڵەوانی پارێزگای هەولێر وەکو هەڵبژاردەی پارێزگای هەولێر بەشداریمان لە خولی عێراق کرد کە ئەوە یەکەم ساڵی دەرچوونیان بوو لە دەرەوەی هەرێم یاری بکەن ئەو ساڵیش بۆ خۆت دەزانی بە سەبەبی قەیرانی دارایی وای کردووە کەوە بە تایبەت یەخەی وەرزشی گرتووە کەوە زۆر چڕە قەیرانەکە لە ناو وەرزش هیچ هاوکاریەک نییە بۆ تیپەکان ئەوەش دەکەوێتەوە بەس یانەی وەرشی کۆی بە کوێرەی توانای خۆی توانیوێتی ئەو تیپەی ڕابگرێ کە ناتوانین بڵین لە ئاستی پێویستدایە بەڵام بە قەدەر قەیرانەکە خراپ نییە ئەو ساڵ بەشداری خولی عێراقیمان کرد لە شاری بەغدا تیپەکەمان بەسەرکەوت بۆ ڕیزی نایابی عێراق. ئێستا کە سەرقاڵی مەشق و ڕاهێنانەکان بڕیارە ساڵکەوە ئاستی هەرێمی کوردستان دەوریات بکرێتەوە ئاستی یاریزانەکانتان لە ئێستا و چیتان پێ دەڵێت بۆ تیپەکەتان؟ بە تاکید ئێستا ئێمە لە ئاستی کچانمان ئەو ساڵ چاومان لەوەیە یەکەمی کوردستان بەدەستبێنین و لە خولی عێراقیش چاومان لە پلەی یەکەم تا سێمە کە بە هەدەفی ئەوەی ئیش لە سەوەی دەکەین لە خولی عێراقی ئەو ساڵ یەکەم تا سێم بێنن کە ئەوەش فرسە بە یاریزانەکان دەدا بۆی بەشداری لە دەورەی دەرەوەی عێراق بکەن بەشداری لە دەورەی دووەلی عەرەبی بکەن. ئەم تیپە بۆتە فێرگەیەکی گرنگ بۆ ئەو کەسانی کە ئارەزوومەندی تۆپی سەرمێزن بە تاکید بەڵام تاکە کێشەی ئەو تیپەژ ئەوەیە بینایی وەرزشی لاوان لە دەرەوەی شاری کۆیە ناتوانین زیاتر منداڵی زیاتر وەرگین لە بەروی هاتوویەکە لەسەر خۆمانە ئەگەر بێت و هۆڵێکی باش لە ناو شار هەبووایە دەمانتوانی مەسەلەن ڕێژەیەکی زۆری یاریزان وەرگری لە تەمەنی بچووکەوە کە ئەمەش لە ناووانەوە بژاردەیەکی زۆر باش دەتوانانی هەڵبژێری ببێ خاوەن بناغەیەکی زۆر باش. مامۆستا ئەگەر کۆتا پرسیار لە بەڕێزت بکەم ئێوە لە ڕووی شوێنەوە لە ڕووی ئەو کەرەسۆ پێداویستانی کە هاتانە لێرەیە تا چەند توانیتوانە بە ئەو بۆشاییە پڕ بکەنەوە بۆ یاریزانەکانتان؟ بۆ مەسەلەی پێداویستی یاریزانەکانمان بە سەبەبی قەیرانی دارایی ئێمە هیچ منحەیەک نییە تایبەت بە تیپەکە مەسەلەن لە بەڕێبەرایەتی گشتی وەرزشەوە بێت بۆیە هەمووی بەپێی عیلاقاتی حیزبی بێ یان بە عیلاقاتی هاوڕێیەتی یان کەسانی مەسەلەن خزمەت بە شاری کۆیە دەکە کەسانێکن کۆمەڵێک دەوڵەمەندیان کۆمەڵێک لە بەرپرسان ئەوان
کوبڵێ ئەو پێداویستیانیان دابین کردووە کە ئەمەش قەت وەکوەوە نابێت بە بەردەوامی هەموو بۆشایەکەت بۆ پڕکاتەوە بەڵام لە قەدەر زۆف خراپ نەبووە. سپاس مامۆستا بۆیەوە بۆم دەرفەتە من دەمەوێت یەکێکی تر وەرگرم لە یاریزانەکان کەەوە ئامادایی هەیە و سەرقاڵی مەشق و ڕاهێنانە ئەم کاتت باش ئەگەر پێمان بڵێ تۆ وەکو یاریزانێک تا چەند خۆت ئامادە کردووە لە خولێکی نوێ و لە وەرزێکی نوێەوە تا ئێستا چەند نازناوت بەدەستێنەوە بۆیانەکە. سەرەتا بەخێر هاتنتان دەکەم لە ئەو بەسەرکردنەوەی وەکو خۆ ئامادەکردن هەموو دەمێ ئەمە تەمرین دەکەین و لە ئامادە باشی داین لە بۆ ئەو دەورانەی کە دەکرێتەوە ئەو بتوڵانەی کە دەکرێنەوە وەکو خۆم لەسەر ئاستی کوردستان توانیم پلەی دووەم بەدەست بێنم و لەسەر ئاستی پارێزگاکان هەر توانیم پلەی دووەم بەدەست بێنم بەز وەکو فەریقی کچان ئەم ساڵەکە پلەی سێممان بەدەستی نایە. تا چەند ڕازید لەسەر لە ئاستی یانەکە و بەرەو پێش چوونی تۆپی سەرمێزی یانەی وەرشی کۆیە؟ واللهی بەرەو پێش چووینەوە تەمرینمان بەردەوامە بەز ئەو قەیرانە تەئسیری لێ ئێمە کردووە چونکە دەورەکان کەم دەکرێنەوە وەکو پێویست نییە ئەمەش هەوڵ دەدەین بەرەو پێش بڕۆین و تەمرینی زیاتر و زیاتر بکەین بۆ ئەوەی لە کاتی بتوڵەکان نەتیجەی باش بەدەستبین لە یەکەم هەتا وەکو سێ. خۆت بۆ ئەمساڵ ئامادە کردو بە باشی بۆی نازناوێکی باش بەدەستبین بۆیانەکەت؟ بەڵێ ئێستا جووا تەمرین دەکەین و خۆمان ئامادە کردووە ئیشاءالله بتوڵە بکرێتەوە و نەتیجەی باش بینی. ئێوە ڕۆژانە سەرقاڵی مەشق و ڕاهێنانەکانن لە ئەم هۆڵەیە؟ بەڵێ لەم هۆڵە هەموو ڕۆژەکان ئەو کاتانەی کە کاتمان هەیە و دین لێرانە تەمرین دەکەین دو-سێ سەعات ئەوها تەمرین دەکەین هەتا ئەوکو تەمرینەکی باش بکەین و ئامادەبین. دەستپێکی ئەو تەمرینانی کەوە دەکەن لە چی پێک دێت بۆی بەباشی وەکو یاریزانێک خۆت ئامادە بکەی بۆ ئەو دەوریاتیانی کە دەکرێتەوە یان بۆ ئەو پاڵەوانتیانی کە دەکرێتەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان؟ سەرەتا کە ئەمە دەست پێ دەکەین بە تەمرین بە ئیحمایەک دەست پێ دەکەین و مامۆستا زانیاریمان دەداتێ لەسەرەوەی کە ئەمڕۆ کات تەمرینێک بکەین و تەمرینێک لە بۆمان باشە لە بیدایەتەکانەوە دەست پێ دەکەین هەتاوەکو ئەوەی کە پێویستە زیاتر و زیاتر دووبارەی بکەینەوە. کۆتا پرسیارم لە تۆی یاریزانەوە دەبێت ئایا تا چەند گرنگە شوێنێکە بێ یاخود شوێنێکی تایبەتە بێ بە تۆپی سەرمێز بۆ تیپی تۆپی سەرمێزیانەی وەرشی کۆیەکە ئێستا ئێوە لە ڕێگەی لە ڕێی شوێن و جێگەوە خراپن یانیتانە تا چەند داواکاری ئێوە لەو لایەنانەوە لایانی پەیوەندیاری حکوومەتی هەرێمی کوردستان چییە یانیانی وەرشی کۆیە چییە بۆی شوێنێکی سابت یان شوێنێکی شیاوتان بۆ دابین بکرا بۆ مەشق و ڕاهێنانەکانتان؟ وڵی بە پێویستی دەزانین قاعکی باشمان لە بۆ بکرێتەوە لە ناو شاربی چونکە ئێستا و قاعی کە ئێستا تێداینە و تەمرینی لەسەر دەکەین لە دەرەوەی شارە لە بۆ ما زۆر گونجاو نییە لە بەڕێ و هاتوو چۆکردن بەزەگەر بێ و لە ناو کۆیە قاعکی گەورەمان لۆ بکەنەوە کە تایبەت بی بەس بە تۆپی سەرمێز ئەمەیان باشترە بەزۆکو ئەو قەیرانە کە هاتیە هیچ تێگۆکو پێویست ناکرێت. گەلێک سپاس بۆیەوە زۆر سپاس بۆم دەرفەتە بەڵێ ئەمەیکەوە گوێبیستی بوون سەرجەم ئەو کار و چالەشانە بوو کەەوە تیپی تۆپی سەرمێزی یانی وەرشی کۆیە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کە لە ساڵی 2008ەوە دەستکراوە بەکردنەوەی ئەم تیپە و ئەو نازناوانێکەوە بەدەستیەناوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقدا. بەڵێ من دەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای ئێوە. بەڵێ سپاس بۆ پامنێرمان کاروان کە زانیاری داینە لەسەر وەرزشی تێنس و سپاس بۆ میوانەکانی. بەڵێ زانم وەکو وتمان تەوەریستێمان قسە گفتوگۆکەین دەربارەی کەمی بەرگری لەش و ئەنفلۆنزاکان کە لە وەرزەکاندا بوونیان هەیە و چۆنێتی چارەسەرکردنیان بە گژوگیای سروشتی هەر بۆ مەبەستەش بەڕێز قەیوم عەبدولکەریم شارەزا لە چارەسەری نەخۆشی بەڕۆکی سروشتی لە لامان میوانە کا قەیوم سڵاو لێوێ بمانیت باش زۆر سپاس دەکەم بەخێر هاتیت. ئەمێ سەرتا باسێک لە بەرگری لەش بکەین بزانین بەرگری لەش مەبەستمان لە چییە و بەچی ئەم بەرگریە زیاد ئەکات؟ بەرگری لەش هەموو جەستەیەک خۆی لە خۆیان بەرگری هەیە بەڵام بە چی بەرگریەکە لاواز ئەبێ بە خواردنەکان کە ڕۆژانە مرۆڤ بەکاریانی ڕاستە کەواتە خواردنەکان ئەبێ بە دوو بەشەوە ئەوانەی کەوا بەرگری دابەزێنن بەرگری نایڵن لە جستا پێچوان و بەرگری بەهێزەکەن باشە چی بەرگری بەهێزەکە؟ شتە سروشتیەکان کە لە 100% سروشتیە با بڵێن دەستی مرۆڤی نەگەیشتوێتێ بۆ دروستکردنی
بە کوڵاندن و برژاندن و سوورکردنەوە و موادی کیمیاوی تێکەڵکردن و هەڵگرتن و ئیتر ئەها شتەکانی دەستی مرۆڤ یانێ ئەو خواردنانێکەوە لە سروشتا کامل پێگەیوە ئەمە شتێکی سروشتیە جەستە بەهێزەکە بەرگری لەش بەهێزەکات لە هەموو ڕوویەک و لە هەموو ڕوویەکەوە بەڵام ئەوانێکەوە مرۆڤ دەستکاریانەکات ئەمانە ئەبنە خواردنێکی زیان بەخش بۆ نمونە تۆ میوەت هەیە مەی کوڵێنە بیکە بە مرەبا مەی خەرە قوتووە و موادی کیمیاوی و موادی حافزەی تێکەڵاو بکە خۆی چۆنە ئاوە بۆ شێوە بخورێت تێش بە وشتی هەبێ بە وشتی هەڵیگرێ نەک بە موادی کیمیاوی موادی حافزە و ئەو جۆرەشتانە کەواتە شتانەی کات بەرگری لەش بەهێزەکەن سەوزە میوە زەڵاتە سەوزە میوە زەڵەتر یان سەوزە میوەکان شێوەیەکی گشتی زایدەن خواردنەکانی تر کاتوانی وەکو خواردن سەیریان بکەیت بۆ نمونە گوێز و بستە و بادەم و ئەمانە ئیتر ئەمانە چ وشک بێت چتەڕ بێ هیچ جیاوازیەکی نییە بەڵام بەمەردی وەکوتم دەستکاری مرۆڤی نەگەشت بێت ڕاستە کەمی ئەو خواردنە زیان بەخشانەی کە ئەخورێت یاخود زۆر خواردنی ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی کەمی بەرگری لەش وە لە هەمان کاتیشدا دروستبوونی ئەو پەتاوەرزیانەی کە هەیە ئێستا بێگومان تۆ وەرە سەیری خواردنی ئێمە بکە خواردنی کوردەواری پێکاتوە لە برنج و شلە و نانەسپیەکە بێگومان ئەمە بەرگریە بە لە کووا دروست بکە ڕاستە چۆن بەرگری دروستە بە بۆ جەستە بەرگری دروست نایە بەڵکو بە پێچەوانەوە ئەبێتە هۆی قەڵەبوونی ئەو کەسە پێش هەموو شتێک خواردنێکی دوورە لە سروشتی دوورە لە با بڵێن شتە سروشتیەکان چونکە تۆ برنج و شلە و نانی سپیە بەدەگمەن یعنی بەڕاستی خێزانی وایە بەدەگمەن سەوزاکرێت سەوزاخوا ڕاستنی ماڵەکانی خۆی ڕانێناوە بە سەوزە خواردن کە لە کاتێکە کە بەس سەوزە لەسەر سفرەکەت هەبێ بەرگی جەستت بەهێزەکەیت من یەک نمونەی خواردن نەڵێم بۆ ینی تۆ حەزەکەی بڵێ بەچی بەرگری جەستە بەهێز بکەیت وەرە ڕۆژانە بیکە بە عادەتی خۆت ئافرەت لە ماڵە با زەڵاتەیەک دروست کات پێکات بێ لە چی کەلەرم قەرنابیت بروکلی پیاز سەوزەکان خیارنا خیاری زستان بە کەڵک نایە تامی هەیەە سوودی ئەگە تەماتەش تێ بکە قەیناک باش ئیتر بە ئارزوی خۆت چیتری تیەکەیت بارات و دا و دەرمان و ڕۆنزەیتون و لیمۆ پێویستە بێت یابێ باوارکە بەس ئەو زەڵاتێت هەبێ لەگەڵ ژەمە خواردنەکانە تۆ بەرگی جستەی خۆتە بەهێز کردووە ڕاستە بە تایبەتی بە حکمی بوونی کەلەرم لە ناو زەڵاتەکەت پیاس لە ناو زەڵاتەکەتا لیمۆ و ڕۆنزەیتون لە ناو زەڵاتێ ئەمانە هەر چواریان بەرگری لەش بەهێزەکەن ڕاستە یعنی هەر یەکەیان جۆرەها سوودی هەیە جۆرەها سوود لە پێکاتەکانیە ئیتر نازانم ینی مەگەر بچی هەموو کەسێ بچێ یەکەیەکە لەسەر ئەمانە بخوێنێتەوە بزانێکە سوودەکان ئێمانە چێنێت ڕاستە کاقیومەمێ باسێک لەوە بکەین کە هەموو کات لەگەڵ هاتنی وەرزەکاندا هاوڵاتیان کێشی ئەویان هەیە پەتایەک بڵاو ئەبێتەوە بێگومان زۆربەی ئەو هاوڵاتیانە ئەو نەخۆشیە ئەگرن ئەمە بزانم کە چی بکەین بۆ ئەوەی کە خۆمان لەو نەخۆشیە وەرزیانە بپارێزین ئەمە وەڵامەکە یەکرێ بڵێن بە دوو بەش ینی بیکەین بە دوو بەشەوە وەڵام یەکەم بە خواردنەکان دووەم بەڕوەکە پزیشکیەکان بە خواردنەکان چۆن وەکو وتم با خواردنەکەت خواردنێکی سروشتی بێ موادی کیمیاوی و موادی حافزە و معلبات و چی بەڕاستی ئەمانە خواردن نین ڕاستە یعنی تۆ هەوڵ بە خواردنەکەت خواردنێکی سروشتی بێت بۆ نمونە ئەو چێشتەی کە لە ماڵا لێندی بزانە ڕۆنەکەت چ ڕۆنێکە ئەمە یەک بزانە برنجەکەت برنجێکی سروشتی یانەوەی کەوا مەترسی هەیە و ئەڵێن لە برنجی ستۆک و چوزانم موادی بەکارهات و تر پرۆتینات و ئەم شتانەیە یان ئەو نانەی کەی خۆیت ئەگەر نانی گەنم بێ و پڕ بێ لە کەپەکەی فرێنە درابێ بەڕاستی نانەکەت سروشتیە برنجەکەت ئەگەر برنجی خۆماڵی برنجی کوردی بێ سروشتیە حتی ئەگەر وردە برنجیش بکەی بە خواردن دەروخارتی خەزانەکەتی بێ لەو برنجە باشتر کە کەس نازانێت لە چی دروستکراوە ڕۆنەکەش دەگەر دوو بتوێنیتەوە زۆر باشتر لەو ڕۆنێکەوە کە مەیی ئەبێ بە بەلاستیک و بە هیچ شتێک ناتوێتەوە یعنی تۆ خواردنەکەت پێش هەموو شتێک ئەساسی جەستەیە
چونکە جستەی مرۆڤ لە خواردن دروست بوو. هەر لەسەر ئەوە ئەمێ بزانم تا چەند هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرنگی ئێن بە کوالیتی خواردنەکانیان یاخود گرنگی ئێن بە جۆری ئەو خواردن هاوڵاتی چی بەدەستە هاوڵاتی هیچی بەدەست نیە لە بایعی ئەو ڕۆنی بۆ هێنای ڕۆن نییە ڕۆن نییە بەڕاستی خواردنێکی سروشتی نییە کەس نانێت لە چی دروست دەکرێت لە هەر شتێک دروستەکەی بەس لە با بڵێن لە سروش دروست ناکرێت لە دانەوێڵەیەکی چاوری دروست ناکرێت وەکو کونجی و کەتان و نازانم ئتر لەمانە دروست ناکرێت ئایا لە چی دروست دەکرێت نازانم بێ بە دوواداچوونی بۆ چونکە تۆ ڕووەکێکردنیە ڕووەکێکردنیە ئەوەندە هەرزان بکەوێ لیترێک ڕۆن بی بە 1000 دینار ڕاستە هیچ ڕووەکێک نییە ئەوەندە هەرزان بکەوێ لیترێ ڕۆن بکەوێتە 1000 دینار یو ڕۆنێ لیترێکی 1000 دینار لە باز شوێنی ژێڵای ئەیفرۆشن بە 500 دینار ئایا ئەمە لە چی دروستەکری یعنی ئەو جێگەی گومانە بەڕاستی ئەخە بە دوواداچوونی بۆ بکرێت ئەوە یەک دووهەم ئاردی سپی یعنی جەستە ماندووەکە ڕیخۆڵە ماندووەکە بەڵام نانی گەرم یعنی تەنان خۆی بیخۆ بەسە ئەو دەست سروشتوڕێت پێکە دوایە تۆ خواردنەکەت پێکاتۆ لە چی ڕۆن برنج ئەو نانە سپیە وەکوتم سەوزە کەم ئەخورێت سەوزە زۆر بەدەگمەن دەوەرە تۆ بیکە بە عادەت ئەو زەڵاتەی کە باسم کرد با هەبێ لەسەر سفرەکە یعنی تۆ بەرگری دروست کرد بۆ خۆت کەواتە خواردنەکان بە ئەم زەڵاتەی بکە بە شتێکی سەرەکی بۆ سەر سفرەکە باشە ئەگەر ئێستا با بڵێن تۆ ئێستا پەتات هەیە و ئەتەوە چارەسەری بکەی بەچی ئەو کاتە مەجبوری پەنابەری بۆ ڕۆکە پزیشکیەکان ناخۆ لە تووبی کیماویا شتێک نییە کە بەرگری جەستە بێت بکە باکسەوە بە پێچوانەوە تۆ شتێ بەکارێنی چارەسەری ئەگەر بیشیکە بەرگریت ناهێڵێ بەڵام سروشت بە پێچوانەوە هەم چارەسەری نەخۆشەکەت بۆکە هەم بەرگریشی هێزەکە یەکێ لەو شتانە زەردەچەوە کە لە هەموو ماڵێکە هەیە هیچ ڕووەکێک بەقەدەر زەردەچەوە بەرگری جەستە بەهێز ناکە خۆشتەکان زۆرن ڕووەکان زۆرن کە بەرگری جەستە بەهێزەکەن قەرسیلی گەنم قەرسیل گەنم کە سەوزە بێت دە 2 سانتیمێک ئێجگار بە نرخە بۆ بەهێزکردنی بەرگری ئێجگار بە نرخە جینسین بە هەمان شێوە جینکۆ بلۆبا تقریبان بە هەمان شێوە سووری خوێنش چالاکەکە ڕۆزمارین بە هەمان شێوە جاترە ئەو زەردەچەوەی کە باسم کرد باشە مێخەک زیرە با بڵێن بەهاراتەکان بە هەمووی بە شێوەیەکی گشتی بەرگری جەستە بەهێزەکەن جی خانەی چاوریش ئیشەکەن جی هەموو بەکتریایەکی ئیشەکەن هەمووی موادی جێ ئۆکسانی تیا باشە تۆیەکی چەند بەکاربێنە بۆ نمونە مێخەک بەکاربێن زەردەچەوە بەکاربێن زەردەچەوە نیو کەوچکەچا بگرە کەمتریش بۆ مناڵ نیوەی نیو کەوچکەچا بۆ مناڵ بەڵام کەوچکەچایەکی بچکۆلە بۆ گەورە تێکەڵاوی زەڵاتەیەکەی شلەکەی خۆتیەکەی پیاڵەیەگا و چۆنێ خۆی بە ئارزوو خۆت بیخۆ ڕاستە لە کاتی پەتا بەڵام کاتەکانیکە بە شێوەیەکی کەم شلەیەک چەنی تێکرێ ئەو نەی تێبکە نیم کەوچکەچا تێکرێ وازی لێمێنە جی چاوریشەکە جی بەکتریاژیشەکە بەرگری جەستەش بەهێزەکە تەنانەت جی خانەی سەرەتانی ئیشەکە ئتت بۆ دنیای شتی تریش بۆ زەهایمەر و بۆ توان بۆ لابردنی چاوری و بۆ لابردنی التیابات بۆ دنیایشی ئەمێ بزانم کە تەنها ئەنفلۆنزانە نەخۆشیەکانی تریش بە گژوگیای سروشتی تا چەند چارەسەر ئەکرێن بۆ نمونە ئەبینین کە ئەگەر سەردانی دوکانی ئەو کەسانە بکەین کە دوکانی گژوگیای سروشتیان هەیە ڕاستە زۆربەی ئەو دەرمانانەی کە دایناوە بۆ هەموو نەخۆشیەکان دایناوە ئەمە بزانم کە هۆکاری ئەمە چییە؟ زۆر کە زەپرسێ هەڵبەتە زۆربەی با بڵێن ئەو شوێنانە جاران وا بوو ئەینوسی بەڵام ئێستازام کەم بووتەوە ئەوش لەبەر ئەم ڕخنەیە بەڵام ئەو ڕخنەیە وەڵامی هەیە بۆ نمونەوەی کەوا با بڵێن جاشناسە ڕووەک ناسە چەندین ڕووەک ئەناسێت چەندین ڕووەک ئەناسێت دەوەرە تۆ بەس یەک ڕووەک چەند سوودی هەیە بۆ نمونە ئەم دارت ئەم زەردەچەوەی کێسە باسمان کرد یەک دنیا سوودی هەیە ڕاستە باشە جاترە چەنە سوودی هەیە یەک دنیا زعفەران بەیبوونە مێخەک هەچ ڕۆکێ بگری یەک دنیا سوودی کاتۆکو خۆت وتت بەس هی مردنی نەنووسیوە هەر ڕۆکێ بگری یەک دنیا سوودی هەیە هۆکاریەوەی کە ڕای ئەمە تێبینیەک تێبینی دووەم ئەو زانیاریانێکەوە با بڵێن تا ئەمڕۆ
نووسراوە لەسەر ڕۆکی پزیشکی لەسەر هەر ڕۆکێک هی کێ هی 10 ساڵە 20 ساڵە 100 ساڵە 1000 ساڵە لەوە تی مرۆڤ هەیە زانیاری کۆکاتەوە تۆماریەکە لەسەر هەر ڕۆکێک ڕاستە تا ئێستا ڕۆکێک بەکار نەهاتوە بڵێ وەڵا ئەو زیانەی دەرکەوت ئەو زیانەی هەیە نا بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ سوودی هەر ڕۆکێک زیادەکە ڕاستە بە پێچەوانەی دەرمانی کیمیاویە و کە ڕۆژ بە ڕۆژ زیانەکانی دەرەکەون ڕاستە ڕۆژ بە ڕۆژ زیانی موادی کیمیاوی فلانە هەب مەمنوع کراوە نابێ بکاربێ فلانە دەرزی مەمنوع کراوە بۆ ڕۆژ بە ڕۆژ زیانەکانی دەرەکەی بەڵام ڕۆکی پزیشکی ڕۆژ بە ڕۆژ سوودەکانی دەرەکەی بەڵێ لە ئەنجامی توێژونەوە و کەڵەکەبوونی ئەو زانیارێنکەوە لەسەر هەر ڕۆکێک بە هەزاران ساڵ هەیە ڕۆژ بە ڕۆژیش لە هەمان کاتە سوودەکانی زیاتر دەرەکەی کاقۆیم بەڵێ ئەمێ بزانم کە ئەو کەسانەی کە چارەسەر وەرئەگرن یاخود نەخۆشیەکیان هەیە زووتر سەردانی پزیشکەکانەکەن وەک لەوەی کە سەردانی ئێوە بکەن هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە زۆر خۆشەوە من پێم خۆشە حەزەکەم هەر نەخۆشێک کەیەتە لای هەچ کەسێک لەمانەی کە ڕۆگناسن سەردانی چەندین دکتۆری کردبێ بۆ یەکەم بۆ ئەوی نەخۆشیەکەی خۆی بزانێ و بناسێ ڕاستە دووهەمیش بۆ ئەوەی ئەگەر نەگەیشتە نەتیجە نەگەیشتە ئەنجام لە چارەسەری نەخۆشیەکەیە لای ئەو جۆرە کەسانە ئەبێ بگاتە ئەنجام ڕاستە ئەم دوو خاڵە زۆر خۆشە یەکەم نەخۆشیەکەی خۆی بزانێ نەک بە هەڕەمەکی بێتە لای کەسێک و بێگوما دەرمان کە وەرەگرێ چاکە بێ بە مەرجە و کەسەر ڕۆگناس و شارەزا بێ دووهەمیش بۆی دەرکەوێت ئاخۆ لە کامیان ئەنجامی وەرگرتو ئەمێ بزانم کە لە کاتێکا تووشی ئەنفلۆنزا بین هەنێک کەس هەیە پەناباتە بەرخواردنی چای هەنێک گوڵ ئەی خوارد یاخود شۆربای سەوزەوات ئەخوات ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەری باشە چای ڕۆکەکان ئێجگار باشن بەڵام شارەزایانە بۆ نمونە مەبەست چییە لە شارەزایانە تۆ کوچەرات گوڵی کوچەرات گوڵی باڵێن پێوترە چای ترش وەنیە چای ترش ئەو گوڵی کوچەراتە گوڵێکی مزرە ئەتوانی لەگەڵ نەعنا یان جاترە یان بەیبوونە بە تێکەڵای بکەی بە چایی بیخۆیت بەڵام وریابە ئەگەر کەسێک خۆی تەوژمی خوێنی دابەزێ کردت ئەو کوچەراتت کرد بە چای خواردت زیاتر تەوژمی خوێنی دابەزێتەوە بەڵێ یعنی بەتەواتی لە پەلوپۆ دەخا ئەو نەزەخت دابەزی ڕاستە ئەگەر پێوی ئیسفادەی لێ بکەیت چۆن گوڵی کوچەرات بۆ هەڵامەت زۆر باشە لەگەڵ جاترە بەڵام بەیەکەوە یان لەگەڵ بەیبوونە نیو کەوچکەچ کوچەرات نیو کەوچکەچ جاترە یان زیاتر کەمێک زیاتر ئەگەر ئەو کەسە تەوژمی خوێنی دابەزێ با بە ساردی بیخوا بە ساردی بیخوا گەرمی نەکەم ئەو ئاوەی کەوا ئەیخوات بە ساردی بەڵێ بەڵام ئەگەر تەوژمی با بڵێن خوێنی بەرزە زەختی بەرزە بیکا بە چایی بیخوا زەختشی دابەزێن لەمان کاتە بۆ وەڵامەتەکەشی بۆ دنیای شتی تریش سوودی هەیە تەسەوور کە لە دنیای با بڵێن یەک ڕێژەیەکی زۆر ڤیتامیناتی تیا بەتایبەتی کالیسیۆم و ڤیتامین سی ئەمان ئەمێ بزانم کە بەکارهێنانی شەکر یاخود شیرینی تا چەند هۆکارن لەسەر کەمبوونەوەی بەرگری لەش خۆت بترسێنم شەکر تۆ خۆت بتت من شیرینی خۆرم ڕاستە چ تۆ چه هەر کەسێک کە شیرینی خۆرە شیرینی شەکر با چاک بترسێت کە شەکر خواردنی خانەی سەرەتانیە یەکێ لەو خواردانەی کە خانەی سەرەتانی گەشە پێەکە شەکرە دوای ئەو گۆشت کەواتە ئەگەر کەسێک مەترسی هەبوو کەوەی لەوە با بڵێن خوانەخواست توی شێر پەنجاب یان هەیەی شەکر خواردن نییە خواردنی خانەی سەرەتانیە گۆشتیش خۆی لێ پارێزێ زۆر کەم هەموو گۆشتەکان یا خۆت تەنها گۆشتی سەلامەتە ماسی و پەلەوەری با بڵێن سروشتی سەلامەت نەگەڵ داواجنی کە هەمووی پڕەتی لە هۆرمۆنات توشتی سەیسەر بەرحەڵ شەکر خواردنیە نابێ لە ماڵە هەبێ بەدیلی هەیە جێگرەوەی هەیە دۆشاوی ترێیان تو یان هەنگوێن یان مرەبایەکێ لە میۆ شیرینەکان هەنجیرە هەڵوژەیە بە مەرجە شەکری تیانەستا باشە بۆچی تەبەن ئەمە لە ئەنجامی چەندین توێژنەوە لێکۆڵینەوە ئەم قساناکەی وەمە شتێک نیمە لە گیرفانی خۆت دەری بێنم توێژینەوە کراوەڵێ بە 100 گرام شەکر 100 گرام شەکر
لە ڕۆژێکا 100 گرام شەکر بخۆ 5 دانە سعات بەرگری جەستە سفرە بەڵێ ێ باشە تۆ بەرگی جەستە بێ بەرزیکەیتەوە نەکدای بەزێنی کاتە ترسناک بەهێز پێ نەک لاوازی بکەیت ڕاستە شتەکان زۆرن کە بەرگری جەستە بەهێزەکەن بەڵێ کەلەرم و قەرنابیت و بروکلی و سەوزە و کەرەوز و پیاز و سیر و قەرسیلی گەنم و جینسین و بەهاراتەکان و دنیای شدەیە کە بەرگی جەستە بێزەکەن ڕاستە لەو لاشە و بێتوانەوە دنیای شدەیە کە بەرگی جەستە لاوازەکەن یەکێ لەو شتانە گۆشتە شەکرە شەکر بۆ ینی بۆ بێپەنابەری بۆ شەکر خواردن نییە نەخورێ باشترە جێگرەوەی هەیە حەزت لە شیرینە میوەیەکی شیرین کە لە میوەکان دروست کراوی هەت شتێک ئەمەوێت بزانم کە خەڵکی لە ئێستادا تا چەند ڕۆشنبیری ئەوەیان هەیە کە ئەم گژوگیا سروشتیانە بەکار بهێنن وەکو چارەسەر یاخۆت تا چەند سەردانی ئێوەکەن بۆ ئەوەی کە بەکاری بهێنن وەڵا نەک جارێک سوپاس هەزاران جار سوپاس بۆ خوا کە خەڵک زۆر باش گۆڕاوە مەڵێ بۆ ئەمە ڕۆژانە ئەبینی مەڵێ من ڕۆژان چەندین تەلەفۆن بێت خەڵک ئەم پرسیارەکە چی بەکاربێن چی باشە چی خراپە ینی نەخۆشی کێ حەزەکە پێ بڵێ کە چ شتێ بەکاربێنێ ڕاستە ئەمە چۆن لێ مژدەیەکی خۆشە کە خەڵک وشار بووێتەوە ڕاستە خەریکە دوورەکەوێتەوە لە مادی کیمیاوی کە زۆر جێگەی خۆیەتی بەڕاستی دوورکەوتنەوە لە موادی کیمیاوی ئەمە یەک دووهەم 20 ساڵێک لەمەوە پێش ئەوەی لە بیرم بێت من بەنامەیەکم دروست کرد لەسەر ئەم بابەتە سروشت ناسین ئەو کاتە خەڵک چۆنڵێ بە شەرمێکەوە باسی ڕۆکی پزیشکیە کرد خەڵک پێوت ڕۆکی دەرمانی پرۆپیرەژن بەڵام ئێستا کەس لە ڕووی نایە قسەیە ڕاستەێکمان کەس لە ڕووی نایە وا بڵێ بۆ چونکە تۆ هەر ڕۆکێک بگری پرەتی لە جۆرەها حکمت ڕاستە ورد بەرەوە لی پاشە یەک ڕۆکە چ زعفران و چ جاترە و چ بێبوونەوە چ هەرچی ڕۆکان هەیە بهێنەر بەرچای خۆت لە یەک ئەرز دەرەچی یەک ئاوەخوا ئەی بۆ ئەوە ڕەنگی جیاوازە تامی جیاوازە بۆنی جیاوازە لە ئەنجامی تۆژنەوە دیراسە و بابڵین مختبەرەکان هەر یەک و پێکاتە و سوود و پشێوەی بەکارهێنان و ئەنجامی جیاوازە ئەمە چییە مەعمەلە کردخوا درستی کرد بۆ مرۆڤ درستی ڕاستە هەرو ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو کەسانی زۆر بەتەمەنن ئەبینین کە لە پێشترا ئەم جۆرە گژوگیانیان بەکارهێناوە کەمتر تووشی نەخۆشیە بنیاخۆ و کاتە کۆنانەدا کەمتر نەخۆشی هەبووە بێگومان جەستەی مرۆڤ زۆر جیاواز بوو جاران لەگەڵ ئێستا ڕاستە لە هەموو ڕوویەکەوە لە هەیکەلەوە لە تەندروستیەوە لە تەمەنەوە لە هەڵسوکەوتەوە لە هێزەوە زۆر جیاواز بوو مەڵێ من ئەوەی تێبینیم کردووە مناڵی جاران هی سەرەتایی باڵیان زۆر باشتر بوو تا ئێستا ڕاستە تەندروستیش بابوەستی و هێز و لە هەموو ڕوویەکە توانە بابوەستی بۆ بە حکمی خواردنەکانی جاران و بەکارهێنانی و ڕۆکانەی جاران خواردن کاریگەری زۆر هەیە بڵێ ئەمێ وەکو دواپرسیان پرسیار بکەم ڕێنمایی چیە بۆ ئەو کەسانی کە تووشی نەخۆشیەک ئەبن تا بتوانن لە ڕێی ڕۆک و گژوگیای سروشتیەوە چارەسەری بکەن پێش هەموو شتێک هەندێ چۆنەڵێ شت هەیە کە مرۆڤ بیگرێتە بەر بۆی جەستێکی ساو سەلیمی هەبێت بەڵێ یەکەم برسیت بوو هەر شتێک بەردەست کەوت مەیخۆ بڵێ خواردنێک نەزانی تەندروست و باش نییە مەیخۆ ڕاستە نەزانی ڕۆنەکە چییە مەیخۆ ئاردەکە سفر و نانەکە سپی ئەڵەی بەفرە مەیخۆ بەڵێ یعنی مەرج نییە تۆ برسیت بوو پەلاماری شتێک بیت ڕاستە چۆن نانی جۆزێ نانە وشکەی خۆ بەمەرج نانەکەت نانێکی بۆر بێت نانێکی جوان بێت نانی سپی مەخۆ شەکر بە هیچ شێوەیە بەکارمێنە زانیت ڕۆنێک ئەو ڕۆنەیەکە مەترسی هەیە و ئەمەیەت وەکو باغی لێت ئەوە ڕۆن نییە و ئەو خواردنە نەخورێ باشتە حتا ئەگەر نازام چیش بێت ڕاستە ئەمە یەک دووەم کاتێککە نەخۆشیێک سەر هەڵیان مەترسە ئەو کەسە نەترسێ خۆشە بووە ترسی بڕۆ لە ڕێگەی پزیشکەکانەوە مختبەرەوە ئەشعەوە هەت شتێک هەیە بیکە بۆی نەخۆشیەکەت بزانی ئەو کاتە ئەگەر بەدەستی من بێ ڕۆکی پزیشکی بەکاربێنەوە موادی کیمیاوی بەڵێ دەستەکانە خۆش بێ سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ زانیاریەکان بەڵێ سوپاس بۆ قەیم عەبدولکەریم شارەزا لە چارەسەری نەخۆشی بەڕۆکی سروشتی بەڵێ ئازیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینی پێتان شادەبینەوە هەر شاد و سەرکەوتوو بن.